بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. خۆشەویستان بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام و بەرنامەی سی گەوهەر، ئەمڕۆ لە گەوهەری شەشەم و شەشەم ڕۆژی مانگی پیرۆزی ڕەمەزانە پیرۆزبایەکی زۆر گەرمتان لێکەین و سەلام و ڕەحمەت و بەرەکەتی خوا لە یەک بە یەکتان و لە تەواوی خێزانەکان و لە تەواوی بینەران و دۆست و خۆشەویستانمان. ئازانم شەشەم ڕۆژی ڕەمەزان ویزگەیەکی زۆر گەورەیە و گۆڕانکاری وردە دەست پێکات لە شێوازی ڕۆژوگرتن و لە شێوازی پێشوازیەکان و تەنانەت لە شێوازی و فەرمودەی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە فەرمێ ئەوەڵی ئەم مانگە ڕەحمەتە و وردە بەرە و مەغفیرەت و بەرە و لێخۆشبوون و بەرە و عەفو و خواییە ڕووی ئینشاءالله. تەوەرێم ڕۆمان طبعاً چۆن ئێمە سوود لە مانگی پیرۆزی ڕەمەزان ببینین لە ڕووی دادگەری کۆمەڵایەتیەوە، چۆن خەڵکی یەکسانە بێتەوە لە مانگی پیرۆزی ڕەمەزانە، هەموو بە یەکەوە تەراوێ حەکەن، بە یەکەوە ئەخەون، بە یەکەوە هەڵەسن، نەپاشان نەدەسەڵاتدار نە هیچ کەسێک فەرقی نییە ئەوەی کە ڕۆژووە گرێت، بە یەکەوە زەکاتەیە نەگەر زەکاتیان هەبێت، سەرفیترە بە یەکەوە دەن، مشارەکەی یەکەکەن کە تۆ زەکاتەکە تەبەی بۆ فەقیرەکان، بۆ هەژارەکان یاخود بۆ ماڵانەی کە پێویستیانە. لە خزمەت برای ئەزوو خۆشەویستم مامۆستا مەحمووە بە یەکەوە ئەمڕۆ بەڕێەکەین و هەروەها لە خزمەت هەمووم برا ئەزوو خۆشەویستانی کە بەرنامەکەمان بەڕێوە بن و هەروەها شێف نەریمان و شێف دیار و هاوڕێی هەمیشەیی بەرنامەکەمانن. ئینشاءالله شتی باشمان بۆ ئامادەکەن. مامۆستا مەحموود فەرمووی. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على خير خلق الله المبعوث رحمة للعالمين محمد وعلى آله وأصحابه أجمعين. بنران وبسران وخوشويستان من سلام ورحمة إخواتان ليبه دووبارام کاتەوە هەموو کاتێکتان باش، داواکارم لە الله تعالی عیبادەت و پەرستشی ئەمانگەمان لێ قبول بفەرمێت. بیرمان نەچێ ئێمە هەر خۆمان نین لە ئەستۆدیۆ، وەکو جەناوی مامۆستا ئاماژەی پێکرد، جەیشێک یاخود کۆمەڵێک سەرباز لە پشتی کامێرەکانەوە لێرە لەگەڵ ئێمە ماندوون لە مانگی پیرۆزی ڕەمەزان. هەڵبەتە هەمووان الحەمدولله بەڕۆژوون و لێرەوە لەگەڵ ئەم خێر و بەرەکەتەی سی گەوهەرە بەشدارن چزای شێفەکان و برای دەرهێنەر و برا وێنەگرەکان و برای دەنگ و هەموو جەماعەتی دیکۆر و تەواوی بەشەکانی تر لێرەوە جێی بایەخە کە ئێمە سوپاس و پێزانینمان هەبێ بۆیان ماندوونە ناسانە وەکو سەربازێکی ون لە پشتی ئەم کامێرانەوە بەردەوام شەو ڕۆژیان خستووەتە سەرێک بۆی جوانترین پێشکەش بە ئێوە بکەن. ئازیزان و خۆشەویستان، لە سی گەوهەری ئەڵقەی ئەم جارەی شەشەم ڕۆژی مانگی پیرۆزی ڕەمەزان کە داواکارین لە خوای پەروەردگار ئەمەمان بۆ بکا بە توێشوێک بۆ قیامەت، هەر ئومێدمان ئەوەیە ئینشاءالله سەرەتا و دەستپێکی ئەم بەرنامە ناوازەیە هەمیشە بە قورئان بووە و جوانترین دەستپێک بۆ ڕازاندنەوەی بەرنامەکەمان قورئانی پیرۆزە. پێشوازیەکەین لە مامۆستای بەڕێز و خۆشەویست مامۆستا دلێر ئەحمەدی قورئان خوێن کە لە سەید سادقەوە تەشریفی هێنا. والله ئەعلەم با جەنابی مامۆستا بفەرمێت بە خۆشحاڵیەوە. فەرموو مامۆستا. بەم بارانە بەم بارانە باوەڕ بێ کە عەلەیکوم سەلام مامۆستا دیلگیان، یاخوا بەخێر. سەلام عەلەیکوم زۆر بەخێر بی. سەلامەتی. ئەمە من لەناو بازاڕەوە هاتم، سوبحان الله واتە ڕووم ئێساش چاکەتەکەم تۆزە شەی تەڕیتایە بەرەکەتێکی خوایە و ڕەحمەت. ئەگەر توایەک تۆز لێرە شتێک واسی ڕێکەمان بوو بکەی ڕیسی سایق باران و ڕێگە ئێمە هاتین الحەمدولillah باران بوو، بارانێکی باش بوو، بەس ناوە تاوان عادەتەن بەهار وەکو زستان نییە، زستان تۆزێ بارانەکەی زیاتر سەرتاسەریە، بەڵام بەهار تاوتاوە، هەندێک شوێن نەگرێتەوە هەندێک شوێن ناگرێتەوە ئابۆ شێوە. چەمەکەی چەمی چەقا هاتووە. بەڵێ ماشاءالله الحەمدولillah دوای چەند ساڵ الحەمدولillah ئەم ساڵ هات نەخوا بەزانێ الحەمدولillah. چاوەڕێی قورئانی جنابتین ئینشاءالله مامۆستا لە خزمەتی قورئان هابین هەموومان. خوا سەلام. فەرموو مامۆستا گیان. مامۆستا مەحموود فەرموو. با من مایکەکە بۆ چاکەم. بەرزکەینەوە کات تۆزە تەندروستی ڕۆژمان لەش ساغ بێ و خی گەورە شیفای عاجلی بۆ بنێری ئینشاءالله. باشە ئەوە مامۆستا
والله نازم بقو برادر علي كاميرا معنا كان تقدر يك توز بيت دواتر برشاوي لكم توز اللي يقرأ سورة إبراهيم ماسي خوشويست چیمان بۆ خوێنن قورآن و سورة إبراهيم بلى إن شاء الله إن شاء الله قراءتي والله بابي خوێنین گوێ لێ بگرین أو جاز لا ئەڵێن قراتەکە چۆنە قراءتي حفصة طبعا بس أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم ألف لام را كتاب أنزلناه إليك لتخرج الناس من الظلمات إلى النور بإذن ربهم إلى صراط العزيز الحميد الله الذي له ما في السماوات وما في الأرض وويل للكافرين من عذاب شديد الذين يستحبون الحياة الدنيا على الآخرة ويصدون عن سبيل الله ويبغونها عوجا أولئك في ضلال بعيد وما أرسلنا من رسول إلا بلسان قومه ليبين لهم فيضل الله من يشاء ويهدي من يشاء وهو العزيز الحكيم ولقد أرسلنا موسى بآياتنا أن أخرج قومك من الظلمات إلى النور وذكرهم بأيام الله إن في ذلك لآيات لكل صبار شكور وإذ قال موسى لقومه اذكروا نعمة الله عليكم إذ أنجاكم من آل فرعون يسومونكم سوء العذاب ويذبحون أبناءكم ويستحيون نساءكم وفي ذلكم بلاء من ربكم عظيم وإذ تأذن ربكم لئن شكرتم لأزيدنكم ولئن كفرتم إن عذابي لشديد وقال موسى إن تكفروا أنتم ومن في الأرض جميعا فإن الله لغني حميد ألم يأتكم نبأ الذين من قبلكم قوم نوح وعاد وثمود والذين من بعدهم لا يعلمهم إلا الله جاءتهم رسلهم بالبينات فردوا
أيديهم في أفواههم وقالوا إنا كفرنا بما أرسلتم به وإنا لفي شك مما تدعوننا إليه مريب. قالت رسلهم أفي الله شك فاطر السماوات والأرض يدعوكم ليغفر لكم من ذنوبكم ويؤخركم إلى أجل مسمى قالوا إن أنتم إلا بشر مثلنا تريدون أن تصدونا عما كان يعبد آباؤنا فأتونا بسلطان مبين. قالت لهم رسلهم إن نحن إلا بشر مثلكم ولكن الله يمن على من يشاء من عباده وما كان لنا أن نأتيكم بسلطان إلا بإذن الله وعلى الله فليتوكل المؤمنون. وما لنا ألا نتوكل على الله وقد هدانا سبلنا ولنصبرن على ما آذيتمونا وعلى الله فليتوكل المتوكلون. بارك الله فيك مانسا خود زوباتو لا بدك توزي تندرسي خرج لش الصاغ بخيتشك حق حساسية وجار زاروينا ما عندوش لش الصاغ ان شاء الله هذه وي بي خوي الدوره قبولك ان شاء الله ان شاء الله موفق وعاقبه بەڵێ بەڕێزان و خۆشەویستان بەردەوامی لەگەڵتان باشتر وایە سەردانێکی شێفەکان بکەین بۆی بزانین زۆر باشە خەریکی چین کاک لێر بە یارمەتی بە السلام عليكم. سەرەتا ئیشەکەتان ئەمڕۆ بەڵێ شەڵات چیمان بووەکەن ئەمڕۆ والله ئینشەڵا بەتەمای ئەمڕۆ فرانسیسکۆی دروستکەین بەڵێ ئەمەش پێکهاتەکانێتی ناوی چییە؟ فرانسیسکۆ ئەمە چۆن نامشتا فەڕەنسیە وانە ئەمە ئەڵمانی ئەمە بەڵێ بریتە لە خوانە مریشکە ئێمە چونکە نەچوین بۆ ئەو وڵاتانەی ئەومانەی لی نازانێمە هەر شلە برنج بریتە لە مریشکە سنگی مریشک پەنیرە پیازە قارچکە گێزەرە کرێم تەبخە بیبەری ئەلوانە لەگەڵ داودەرمانەکانە کاریمان هەیە زەنجەفیلمان هەیە هەروە بێتەوە بیبەری سپیمان هەیە لەگەڵ پاپریکە شوێنی داودەرمانەکانتان گواستۆ بۆم بەروانی ئاجارە ئەمڕامانێکرد تۆپەکە لەم بەرەوە بریشکەکە بۆچی و گۆشتەکە بۆچی گۆشتەکە و کاک دیار من مخلمێکی کوردستانی تورکیایە بە شێوازێکی زۆر جوانە بەرکی کوڵاو دروستەکرێت بە پەتات و بە تەمات و بە پیاز و معدەنووس و چەند عیدی جەنابسە ئەمە عید هەگە سوبێکی زعفەرانە زۆر باشە لەشتان ساک مقابلاتی شەر دروستەکەن مقابلات نوع مقابلات دروستەکەن لە هانەیە بە کەلەن دروستەکرێت جوان دروستەکەن ئینشاڵڵا پێشکەش ئەم سەوزەواتەشتان بۆ ئەو زەڵاتە دەوڵەمانکردنی بەڵێ دەستان خۆش بێخۆ تاوان مۆسە مەحبوو ئەم بەرنامەیەسی گەوهر بە سپۆنسەری ڕۆنی یاخود زەیتی کاشەوە کرێ لەگەڵ نەخۆشخانەی بەخشی نابڵێ پێمە خۆش بووی شەڵا وردەوردە سەرتان لێ دین وەڵام جارێ و سەرەتا ئیشەکەتانە ئەگەر دەستان بگرین وەزام ئیشتان بۆ ناکرێت هەشتان ساک بێ ماندوو نەبن بەڵێ بەڕێزان و خۆشەویستان لە ئێستادا هەردوو شێف نەریمان و شێف دیار سەرقاڵی ئامادەکردنی
ئەو خوانن کە ئەمڕۆ ئامادە ئەکرێت ناوەکەی بیرماوە فرانسیسکۆ ئەوی دوێنەمان بیرماوە شتێک بۆ خۆش بوویت نازانم چینکاری و ئینشاڵڵا سەرکەوتووە بن سپاس بۆ زەیتی کاشۆ و بۆ نەخۆشخانەی بەخشین بۆ سپۆنسەرکردنی ئەم بەرنمەیە بە هیوای لەش ساغی و تەندروستیەکی باش بۆ هەموو لایەک بەردەوامە بین لەگەڵتان فەرمووە مستەفا خزمەتانە دەستان خۆش بێخوا دووبارە بەخێر بێتەوە مامۆستا ئیسراحەتە کرد الحەمدولله الحەمدولله جاوا من پرسیارێ لە جەنابەت بکەم دیارە جەنابەت حەملا دەمێکە سەرقاڵی خوێندنی قورئان و فێربوونی وانەکانی قورئانی الحەمدولله لە تەمەنی چەند ساڵیەوە دەستت کردووە بە قورئان خوێندن طبعا بحكمي من باپیرم مەلا بوو مەلا حەمامین مەشهور بوو ماڵمان لە پێش ڕووخانی سید سادوقوانە سەرەتا لای ئەو بە حۆنجە کەمێکم خوێند دواتر هەر لەوێ لای کاک عەلی لێرەوانەی کە ناویان ئەهێنم زۆر سڵاو ڕێزم هەیە بۆیان و خی گەورە خێریان بنووسێ ئەوانە سەرەتایەک بوون بۆ من واگەر کەسێکیش ناوم نەهێنا ئەوە لە شۆ داوای لێبوردنەکەم لەوێ لای کاک عەلی لە پاش باپیرم لای کاک عەلی لە ئەو دەرسم خوێندووە دوای هاتوینەتە ئۆردوگای باریکە لەوێ لای چەند کەسێک خوێندم هەر کەمێکم لای کەمێک لای کەسێک خوێندووە لای مامۆستا تایری بامۆکی سڵاو ڕێزم هەیە بۆی لێرەوە ئەو کاتە هاتە ئەو مزگەوتەی لا ماڵی ئێمە لە خزمەتی ئەوە دەرسم خوێندووە لای کاک عەبدوڕەحیم خوێندومە لای کاکامەرانی مۆریاسی خوێندومە ئێستش پێم وا بێ نازام لە سلێمانیە لەکوێ نازام سڵاو ڕێزم هەیە بۆی لای کاک عەبدوڕەحیم و کۆمەڵی خەڵکی تر ئەوانە دەرسمان خوێندەوە دواتریش لەم دوایانە بڵین لە 2000 ئەوانە لە عەبدوڵای مەعهەدی عەبدوڵای کوڕی عومەر کەمێک لە بابەتی تەجویدە لای مامۆستا دلێر دەورات و ئەوانەیانە کردەوە سوودم لەوانە وەرگرتووە خوا خێری ئەوانش بنووسێ دەستان خۆش بێ و ئینشاءڵڵا بە چاکە بۆتان بنووسێ و ئێستش لای مامۆستا ئەمین سەعید پێنجوێنی هەر خەریکی خوێندنی قیراءەتین هەر الحەمدولله ساش بۆ موفق بن یا ڕەبی فەرمووە طبعا هەرینەوە خزمەتی جەناوی مامۆستا دلێر سوازانم ئەمرا بەڕێزانە فیچەرێکیان ئامادە کردووە مناڵێکی بەهرەمەند کە پێمان خۆشە ئەم مناڵە ببینین و بەهرەکان و تواناکانی ئەم گەنجە ببینین ئینشاءڵڵا و دوای ئەوە ئینشاءڵڵا هەردینەوە خزمەتان و ئێمە بەرنامەکەمان ئەمڕۆ زۆر دەوڵەمەندە بە میوانی عەزیز و خۆشەویست و مامۆسایانی بەڕێز و هەروەها باس و خواسی زۆر گرنگ لە شەشەم ڕۆژی مانگی پیرۆزی ڕەمەزانە فەرموو أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم لا أقسم بهذا البلد وأنت حل بهذا البلد ووالد وما ولد لقد خلقنا الإنسان في كبد ثم كان من الذين آمنوا وتواصوا بالصبر وتواصوا بالمرحمة أيحسب أن لم يره أحد ألم نجعل له عينين ولسانا وشفتين. السلام عليكم ورحمة الله وبركاته. من نام محمد آرام دانشتوی قەزای سەیسایەقم من لە دەستگای نوری حیکمە قورئان دەخوێنم و چەندەهاشتی تریش دەخوێنم وەکو عەقیدە و من زۆر سپاسی مامۆستاکان دەکەم کە لەوێ فێریشتی جوانمان دەکەن و چەندەهاشتی زۆر جوانی فێر بووین لێەوە منیش کە لە قوتابخانەم لە پۆلی یەکەوە تا پۆلی چوار من یەکەم بووم و ئێستاش ئیسە لە پۆلی پێنجەمم کاتمەوە لە قوتابخانە من لەگەڵ هاوڕەکانم یاری دەکەم و قورئان دەخوێنم و ئەم جارە من لە مزگەوتیش بانگ دەدەم و بەرنوێژی دەکەم و قامەتیش دەکەم و باوکیشم هەر شتێکی پێویست و دوکانی هەیە من یارمەتی دەدەم. فليعبدوا رب هذا البيت
الذي أطعمهم من جوع وآمنهم من خوف. بەڵێ سپاس بۆ خوا کاکە محەممەد مناڵێکی زۆر گوێڕایەڵە زۆر لێ ڕازیم لە قەزەی نوێشکردن و سەردانی مزگەوت و قورئان خوێندن و ڕۆژ و گرتن و سپاس بۆخوا 2 ساڵە لە ڕەمەزانیشی نەخواردووە هەر بڵین بە ڕۆژوو ئەبێت کوڕێکی زۆر زیرەکە لە مەکتەبە لە پۆلی 1 تا 4 بە یەکەم دەرچووە مامۆساکانی مەکتەبی سپاس بۆخوا زۆر لێ ڕازین وەکو خۆمان وەکو دایک و باوکی ئەمە سپاس بۆخوا زۆر لێ ڕازی زۆر بە گوێمانەکە هەچ کاتە پێویستمان پێی بێت بەگوێی کردوین و هاتۆ بەدەممانەوە لێ ڕازین سپاس بۆخوا لە مزگەوتیش هەچ کاتە پێویستیان پێی بوو بێت لە مزگەوت بۆ قەزەی بانگدان و بۆ قامەت و بۆ بەرنوێژی کردن و ئەوانە مامۆسا تەلەفۆنی بۆ کردووە زۆر جار کە خۆی لەوێ نەبووە تەلەفۆنی کردەوە بۆ من توێتی محەممەدمان بۆ بنێرە بۆ مزگەوت با بانکەمان بۆدا و بەرنوێشەکەشمان بۆ بکە سپاس بۆخوا مناڵێکی زۆر گوێڕایەڵ و زۆر لێی ڕازین زۆر سپاسی دەستگای نوری حیکمە ئەەکەم بەڕاستی دڵسۆزانە هەڵدەسن بە ئیشەکانیان ئیشێکی زۆر جوان زۆر چاک فێر مناڵەکانمانەکەن و قورئانیان فێرەکەن شتی تریان فێر ئەەکەن هەڵس و کەوتیان زۆر جوان ئەبێت من زۆر لیان ڕازیم دەستخۆشی لە مامۆساکان یەکەم زۆر سپاسیانەکەم الله أكبر الله أكبر أشهد أن لا إله إلا الله الله أكبر الله أكبر لا أكبر الله أكبر أشهد أن لا إله إلا الله أشهد أن محمد رسول الله حي على الصلاة حي على الفلاح قد قامت الصلاة قد قامت الصلاة الله أكبر الله أكبر لا إله إلا الله الله أكبر بسم الله الرحمن الرحيم بسم الله الرحمن الرحيم تبت يدا أبي لهب وتب تبت يدا أبي لهب وتب يا ركاك محمد الحمد لله كركي منتظمة وكرك بابند بقرآن والحمد لله لكاتي نجاكانا يبو نيش وهروها خلقك احترامي ليقرن لبرو خوي بريزة صلاة لخلقك وهروها صفات بخا إمش أوي بتوانين قرآني بيالين أدبي بيالين أواي بيالين وافي يقن كصلاة لخلقك وهروها ريزي باوكو دايكي بقريد
و هەروەها دەستخۆشی لە باوکی بکە کاتێ لە ئیش و کارێتەوە و هەروەها کاتێ دایکی ئیش و کارەکە دەستخۆشی لێ بکە و الحەمدوللا کوڕێکە قورئانە خوێنێ لەخوا بەزیابێ ئەوە قورئانیش هەروە بە مناڵەڵێتەوە تەبعاً کاک محەممەد تەمەنی 11 ساڵە لەخوا بەزیابێ بە زۆری جارەکان بانگە فەرمێت و هەروە زۆر جار بەرمێژی ژاکە لەخوا بەزیابێ ئەیتر بەڕاستی الحەمدوللا دڵمان پێی خۆشە و هیواداری نمونەی زۆر بێت وڵات دەستگای نووری حکمە الحەمدوللا دەورێکی باڵای هەیە لەخوا بەزیابێ الحەمدوللا خەڵکێکی زۆری فێری قورئان کردووە فێری ئەدەب کردووە فێری ڕەوشتی کردووە لەخوا بەزیابێ کە جێدەستی دیارە سوپاس بۆ خوا هیواداری ئینشەڵڵا هەر بەردەوام بێ و هەروەها زیاتر بنکە بکاتەوە بە ئیزنی خوا کە لە کوردستانە دەورێکی باڵای هەیە سوپاس بۆ گەڕێنەوە ماڵەوە لەوەش خۆی لەشیا بێتەوەی کە لەوانەکەمان قورئانی پیرۆزە بێت یەکیشیان بەم پەروەردەکەیە بێ یاخود جۆرە جۆرەکان تەناوب لەگەڵ والحەمدوللا خاوەنی کۆمەڵی خوێندکاری زۆر زیرەک و باشین لە ناویشانە کاکە محەممەد ئارام کە سوپاس بخوا خوێندکارێکی زۆر لێ هاتووە زۆر زیرەکە ئاخەڵە الحەمدوللا لە دەوانەکانیە و ئەم خوێندکارە دەتوانێت بانگ بدا و بەرنوێژی بکە سوپاس بخوا و ینی الحەمدوللا ناو خوێندکارەکانە خوڕوش و ئادابێکی زۆر جوان و بەرز هەیە سوپاس بخوا قورئان زۆر بە شێوەیەکی زۆر جوان ئەخوێنێتەوە و گوێ لە مامۆستاکانی ئەگرێ الحەمدوللا سوپاس بۆ خوای گەورە کاک محەممەد بە ئیزنی خوای گەورە بەوەی کە ئێمە تیابین بەو بەهرانەی تیادی بە ئیزنی خوای ئینشەڵڵا داهاتوویەکی زۆر پشتمدار چاوەڕێیەکە و ئێمە هەوڵ دەدەین ئینشەڵڵا لە داهاتوە کاک محەممەد بێتە مامۆستایەکی ئەم دەستگایە و لەسەر دەستی کۆمەڵی خوێندکاری زۆر باش پێ بگەێنە بە ئیزنی خوای گەورە بەڵێ بەڕێزان ئەوەی کە بینیمان فیچەرێک بوو لەسەر ڕاهێنانی منداڵان و نەوجەوانان بۆ فێربوونی قورئانی پیرۆز و وانەکانی قورئان بەڕاستی پێویستە ئێمە بەردەوام بایەخ بەو لایەنە بدەین چونکە لایەنێکی زۆر زۆر گرینگە بۆ پەروەردەی منداڵەکانمان و نەوەی داهاتوومان ڕابهێنرێن لەسەر قورئان و فەرموودە و لەسەر بەها جوانەکانی ئەم ئاینە پیرۆزەی ئیسلام هەروەها ڕێگە خۆش بکەین بۆ ئەوەی بەرەو مزگەوت بڕۆن نەک لێ هەڵبێن و ڕێگە بۆ کچانمان بۆ نەوەکانی داهاتووشمان خۆشکەین بۆی هەم باڵاپۆش بن و حیجاب بن و فێرخوازی قورئان بن فێرخوازی فەرموودەکانی پێغەمبەری نازدار بن صلی الله عليه وسلم واتە ئەرچی سەرشانی باوکان و دایکانە کە زۆر بایەخ بە منداڵەکانیان بدەن وەکوونەوەی داهاتوو پەروەردەیان بکەن لەسەر ڕێگە و ڕێچکەی ئیسلام ئینشاءالله ئەچینەوە خزمەتی مامۆستا لێر لەش ساغ بێ مامۆستا دووبارە بەخێر بێتەوە بۆ بەرنامەمان ئەگەر پرسیاری ئەوە لە جەنابەت بکەم لە مزگەوتێک لە مزگەوتەکانی سەید سادقیان شاری سلێمانی پێشنوێژیت کردووە وەکە پێشنوێژی ئەەکەی زیاتر مەسەلەن هەر بەم دەنگەی کە قورئانت بۆ خوێندین پێشنوێژەکان ئەنجام دەدەی یاخۆت سەبکێکی تایبەت هەیە بە خۆت تۆ بۆ سەبکە پێشنوێژیەکەی والله من طبعا وەکو بەرنوێژی من کارمەند نیم لەوەی کە وەزارەتی ئۆقاف وانە بڵێن بەرنوێژی بکەم بەڵام بە حکمیەوەی مامۆستا جارجارە بۆ زۆر جار لە سەڵاتە جەهریەکانە نوێژە جەهریەکانە خوا خێری بنووسێ من نەخاتە پێشەوە بەرنوێژیەکەم وەکو ئەوەی کە سەوتێک تایبەت بێ بە خۆم زۆر جار بە حکمی ئەوەی ئێستا بەهۆی ینی سۆشیال میدیا و ئەم هەموو قاریئە هەیە گوێ لە زۆر کەسەگری جاری وا هەیە ینی ئەم بەرەوبەرەکەی لەسەر شتێک بەتایبەت من لەبەرەوەی مقاماتم نەخوێند و ڕاستیەکەی ئەوە هۆکارەکەیت یعنی لەسەر شتێک زۆر جار
ناتوانم بمێنەوە. بەس ماشەڵڵا دەنگە خۆشە ماوەسا وەڵی خۆی خۆشە ماشاءالله خەڵی ڕاستی بێت. نمونەیەکمان پێشکەش کە لە جۆری پێشنوێژی بە سوورەتی فاتیحە بۆ نمونە ماوەسات لێت چۆن پێشنوێژیەکە گەر سوورەتی فاتیحە بخوێنێ. باش ئەگەر ینی سەوتم تۆزێ هێن بوو عیبی نییە سەوت سوورەتێکی کورتمان بۆ بژاردووی. الحمد لله رب العالمين الرحمن الرحيم مالك يوم الدين إياك نعبد وإياك نستعين اهدنا الصراط المستقيم صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين. اللهم آمين آمين يا رب آمين ما شاء الله آمين يا رب العالمين. دەنگ نەرزە مامۆستا خوا سەلامەتی خۆش زەوت يا رب. بەردەوامە بین لەگەڵت ئینشاءالله بەڵام دوای ئەوەی کە پێشوازی لە مامۆساکەین ئینشاءالله میوانی شیرمان لەگەڵە لە خزمەتی یابین فەرموو. طبعا زۆر خۆشحاڵی کە پێشوازی لە جەنابی مامۆستا دکتۆر محەممەد پێنجۆنی بکەین سەرۆکی لژنەی فتوای سلێمانی و هەروە مامۆسای زانکۆ کە میوانی بەرنامەی ڕۆمانە و خۆشحاڵین بە خێراتنی بکەین فەرموو. ئەمە دایم لە قاڵێک سەگیان خاوە خێر باشە خۆت ئێمە خزبین. السلام عليكم مامۆستا گیان زۆر بەخێر باشی سەلامەتی بەخێر بەخێر بێ خێرە داوی لە قاڵب تۆزێ لە خزمەتە فەرموو. هێرە باشە ساعتە باش بەخێر خێر مامۆستا گیان خێر بنێ خاڵ طيب موفقتك باش لكم سكتوا ان شاء الله. طبعا خۆشەویستان ئێمە لە مانگی پیرۆزی ڕەمەزانە هەر ڕۆژەی لە سیکەوهەرە بە خزمەت ماوەسایەکی بەڕێز و خۆشەویستە گەین و تەوەرەیەکی زۆر گرنگ لە بەرنامەی گەوهەری ئەو ڕۆژەمان کامڕۆ شەشەم ڕۆژی مانگی پیرۆزی ڕەمەزانە لە خزمەت و ماوەسا بەڕێزا بین. پێمان خۆشە ماوەسا محەممەد پرسیارە لێ بکەین کە دادگەری کۆمەڵایەتی ئەو عەدالەتە ئیجتیماعیە جوانەی کە ئیسلام داوایە کات و ئەو بنەما شەرعی و شەریعەتیەی کە هەموو فەرعێکی هەموو کلێنێکی هەموو شوێنێکی پڕپڕە لە عەدالەت پڕپڕە لە جوانی پڕپڕە لە شتی سەرسوڕهێنەر بە تایبەتی لە مانگی پیرۆزی ڕەمەزانە ئێمە چۆن هەست بە دادگەری کۆمەڵایەتی لە مانگی پیرۆزی ڕەمەزان و لە پەیامی پیرۆزی مانگی ڕەمەزانە بکەین و لە خزمەت جەنابتان بین. فەرموو. بەناوی خۆی بەخشندە و میهرەبان درود و سڵاو بە سەگیانی پێشەوا و سەردار و سەروەرمان ڕەسوول الله صلی الله عليه وسلم یارە بە ڕێزەکانی و هەواڵانی و زانایان و خوانەسان. سەرەتا پیرۆزبایی مانگی ڕەمەزان لە هەموو ئیمانداران و ڕۆژەوانانەکەم عەرزیانەکەم سڵاوی خواتان لێ بێ و تاعەتتان قبوڵ بێ. یەکێک لە مانای دەستی پەنجەی خێری ئەڵڵاهیان لەگەڵمان ئەوەیە کە لە مانگەدا ئێستا ئامادەین و الحەمدولله شاد بووینەوە بە ئەم زەمەنە نورینانەی مانگی ڕەمەزان. هیوادارم هەمومان بتوانین ئەوانەی کە ئێستا بە ڕۆژوون و خەت سەرقاڵی ئەم پرۆسەیەن خۆم خێنە ژێر لێزمەبارانی ڕەحمەتی ئەم بانگە و لە ناو پەیامی نورینی ئەم مانگای شەڵان نورانی ببین. هەمومان نەزانین کە شریعەتی خوای گەورە شریعەتێکی تەواو تەواو ئینسانیە و شریعەتێکە بۆ ئەوەیە کە ئینسان لە مەقامی ئینسانی خۆیان بژی و ژیان بە مەقامی ئینسانی خۆی بەڕێکا و هەر بۆ مەقامە ئینسانیەتەوە چێتە قیامەت و پلەکانی قیامەتیش بەدەستپێنێ. بۆ یەکە خوای پەروەردگار کاتێک کە پەیامێک دەنێرێ و پێغەمبەران لە ناو مرۆڤەکان هەڵەبژێرێ ئامانجە هەرە گەورەکەی بۆ ئەوەیە کە ئەم مرۆڤونەی ئینسان لە کیز نەچێک چونکە لەبەر ئەوەی ئەوەندە بە قیمەتە پەروەردگار هەر لەبەر خاتی ئەو ئەرز و ئاسمان و هەموو ئەم جوانیانەی ڕازان بێتەوە کەوابوو خودی پەیامەکەشی هەر بۆ خزمەتکردنی ئەو ئینسانەیە کە لەبەر خاتی ئەو ژیانی دروست کردووە و ئەو حەقەتەشە پێڵێ کە ژیان کۆتایی نایە ئەو ژیانی کە ئێستا تۆ بە مردن ئەیزانی مردن تەنها وەکو ناوبڕێکی کاتی واتانی لە بینی ئێرە و لە بینی ژیانە ئەبەدیەکەت ئەگینا حەیات هەر بەردەوامە کە مادام وایە بەبێ بەو گەورەیەوە بژی بەو گەورەیە ژیانش پێویستی بە کۆمەڵە معنای گەورە هەن بە کۆمەڵێک ئەخلاقی گەورە هەن بە کۆمەڵە پەیام و مەسجی گەورە هەیە ئەگەر لەگەڵ ئەوانەیە نەژی ئەو کاتە ناتوانین لە مەقامی ئینسانی بوونی خۆمانە بمێنینەوە
ئەگەر نمونێکی بچووک بێنینەوە مەسەرەن کاتێک ئەگەر قوتابیە لە قوتابخانەدا یەکەم جا کە داخلی قوتابخانە ئەبێ ئەگەر هەر بە عەقڵیەتی سەرەتاییەوە مامەڵە بکە هەتاک و کۆلێژ گەورە نابێ بەڵام سەرێکی لە هەموو تێپەڕبوونی ساڵێکی تەمەنیا جۆرێ لە پێشکەوتن بەخۆیەوە بینێ بۆیە کاتێکە کۆلێژێک تەواوکە زانگۆی تەواو کرد ئەگاتە ئاستێکی بەرزی باڵا هەم لە ڕووی عەقڵی هەم لە ڕووی زانستیەوە ئەگە مرۆڤیش هەر لە عەقڵێتی سەرەتاییە بمێنێتەوە نەتوانێت لەگەڵ تێپەڕبوونی تەمەنی زیاکردنی مانگەکانی ساڵەکانی تەمەنیا خۆی بەرزکاتەوە هەر بە هەمان عەقڵێتی بچووکی خۆیەوە بژی قەت ناتوانێت پلەی بەرز بەدەست بێنێ و چۆن لە دنیادا سەدان نمونەی ئاوامان هەیە پلەکانی بەهەشتیش ئابم شێوازن لە دنیا لەگەڵ تێپەڕبوونی زەمەنی ئینسانە دەتوانێت ئەمە بەدەست بێنێ یەکێک لەو شتانش کە لەسەرمان پێویستە بەڕاستی کە گرنگی پێدراوە لە ئیسلامە بریتە لە پارێزگارنکردنی ماف حقوق ئەوانەی کە پێوتێ جا مافەکانی خۆم بن یا مافی خەڵک بن ئەوەی کە لە خۆم پێویستە بەرامبەر خەڵی بیکەم خەڵکیش لە بەرامبەر منا پێویستە بیکەم کە ئەمە هاوسەنگێکی زۆر گەورەی پێویستە بۆم هاوسەنگیە کۆمەڵی زاابیت کۆمەڵی بکۆڵین یاسا و کۆمەڵی ڕێخەری داناوە بەم ڕێخەرارە ئەتوانین ئێمە هەموو ئەم وەکڵین تەوازونە گەورە دروستکەین لە نێوانی ژیانی ئێرە و لە نێوانی تەعاملکردنی من لەگەڵ خەڵک و پارێزگاریکردنی مافەکانم یەکێک لەو پێوەرە گەورانە کە من بەڕاستی بە قەنەعاتی خۆم پێم وایە پێوەری ئیمانداریە یعنی ئیمان بە خوددا ئیمان بۆ ئوسوڵانی کە شریعەت ئیسلامی پێی داوین خۆی بۆ خۆی یەکێکە لە ڕێخەرەکانی دروستکردنی ژیانێکی هاوسەنگ لە دنیادا کە مامەڵە لەگەڵ هەموو شتەکانە بە هاوسەنگی بکەیت مەسەلە و فەلسەفەی ئیمان زۆر گەورەیە لە ژیانی ئینسانە بەڵام زۆر جار هەیە ئێمە ئیمان لەوانە ئەوەنە بە ڕۆتینی تێگەشتبین ئەوەندە لە بیرمان لەلایەنە گەورەکەی نەکردبێتەوە کە بەرهەمی ئیمانە لە ژیانی من و توە لە تەعاملکردنمانە بۆ چونکە کاتێک کە تۆڵی بڕوان بە ئەڵڵاه هەیە بڕوان بە پێغەمبەر هەیە بڕوان بە ڕۆژی قیامەت هەیە ئەم ئەسڵانە هەمووی کۆمەڵێک بنەمان هەر یەکە بۆ خۆیان ڕیسالەیە بە ئینسانەدەن بڕوابوون بە خوددا کۆمەڵی ڕیسالەی هەیە بەڵام بڕوابوون بە خوددا و بە ڕۆژی قیامەت ڕیسالەیەکی تری هەیە کە بەقووەتر و بەهێزتر دەکات بڕوابوونم بە خوددا و بە پێغەمبەر و بە هەج ئەسڵەکە کۆمەڵە مەسوجی زۆر گەورە لە ژیانی ئینسان دروستەکەن چونکە هەر یەکان کۆمەڵی وەزایفی گەورە هەیە ئەگەر بچینە قورئانی پیرۆزەوە دەبینین ئەم مەسجانە لە قورئانە هەمی هەن هەندێک ئاەت خوای گەورە لە هەندێک شوێنە فەرمێ ئەگەر کەسێ بڕوای بڕخوا ڕۆژی دوایی هەبێ لە نوێ شوێنان فێن کەسێ بڕوای بە خوددا و بە قیامەت و بە پێغەمبەران هەبێ بە کتێبەکانی هەبێ بۆ لەویایە تەنها بەس باسی خۆی بڕوابوون بە ئەڵڵا و بە ڕۆژی دواییەکە بەڵام لە هەندێک شوێنە بڕوابوون بە خوددا و بە ڕۆژی دوایی بە مەلایکە و بە فریشتەشەکە ئەوانە دیارە مەسیجێکی تایبەتن هەمووی ئەم ئەسڵانە خۆی بۆ خۆی پارێزگاریکردنە لەسەر پارێزگایی مافی خەڵک حقوقی خەڵکی بەما ئەتوانی تۆ تێبگەی لەوەی کە ئەوەی کە تۆ بۆچی هاتوویت وەزیفەی تۆ چیە لە ژیانە چەندە لەسەر پێویستە چەندیش لەسەر لە بەرامبەر لەسەر لەی خەڵک لە بەرامبەر تا بۆ خەڵکی پێویستە لەسەری کە بیکا بەرامبەر تۆ ئەمانە ئیمان بەڕاستی پێوەرە گەورەکەی ئیمانە کە لێرا ئینسان دروستوالیەکە هاوسەنگی دروستکە و لەی شوێنێکی شاکە هەین ئەگەر قانون هەبێ یاسا نەبێ دەسەڵاتیش نەبێ تۆ بۆ خۆت دەسەڵاتێکی بەهێزێ لە ناختە محاسبە دەکە سەر مافەکان ئێمە گە سەرنج بێن ئەگەر باسی دادگا و ڕۆڵی دادگا لە ژیانی ئینسانە لە دنیادا تەنها کاتێ ڕۆڵی هەیە کە من بچم خۆم سکەڵەکە تەقدیم بکەم بەڵام ئەو شوێنانەی کە دادگا نایەتە ناوی دادگای ئیمان لەگەڵیەتی ئیمان دەردام لەگەڵتە لە شەو و لە ڕۆژ لە نهێنی و لە ئاشکرایە بۆیە باشترین پێوەری پارێزگاریکردن لە مەسەلەی حقوق و مافەکانی ئینسان ئەمەشە بەڕاستی کە قورئانی پیرۆز لە زۆر شوێنە لە باسی مافەکانی ئینسانە یەسە یا بەدایە دەکەی بە ئیمان بالله دەست پێەکات یا کۆتایەکە دیسان چێتەوە سەر مەسەلەی ناسینی خوای گەورە نمونەیەکی بچووکە گەر بێن بۆ مەسەل باسی کێڵانی باسی ڕیباکە گەدنسە ئەو کەسانین کە نەفەقە و خەرجیەکەن خوای گەورە فەرمێ لە سوورەتی البەقەرە فەرمێ لا تبطلوا صدقاتكم بالمن والأذى نهيكا فەرمێ ئێوە بەتاڵی مگە دوای لە فەرمێ وەکو کەسەمەگەن کە مەسەلەن ينفق ماله رئاء الناس ولا يؤمن بالله واليوم الآخر ئەخەو کەسێک کە ماڵە بەخشێ رئاء الناس بۆ ڕیا بۆ خەڵکی ئەفەرمێ بە کەسێوادان کە بڕۆی بەخوا ڕۆژی دوایی نییە ئەم دوو مەسجە گەورە لێرەدا ئەگەر هەر کەسێم دوانێ بە قوت بێ قەت سەدەقەیەک ناکە مەسەلەی ڕیایەتیا بێ جوانە حەقی پێ پارێزێ ماسەگیان ئێمە هەر لە خزمەت جەنابتین لە مەجالە کۆمەڵایەتیەکەیە کە چۆن ئێمە لە مانگی پیرۆزی ڕەمەزانە حەق و حقوقەکان کە جەنابە باسە کرد و بە تایبەتی لە ناو خێزانە ئێستێمە گوێمان لە قرچە قرچی ڕۆنی شێفەکانە شێفتیار و شێف نەریمان نازانم گەیشتونەتێکیوە باشن باش تقریبا انشاءالله هەر خەریکی چێشت و حازرکردنی خواردن و خواردنی غەربی مامەسا تا حەزەکەم ئەوە بڵێم بە جەنابەت پێغەمبەر صلی الله عليه وسلم کە ڕەمزی
جوانی و ڕەمزی گەورەی کۆمەڵایەتی بەرەی بەشەریە نەکرد هەرتەنها مسلمانان ماوەسە محبوب پیان سڵام فەرمودەی زۆرە ماوەسا لەسەرەوەی کا فەرمێ یارمەتی خێزانەکانی یاوە شیری دۆشیوە پینەی جلی خۆی کردووە ئاوی یاوە بە حەزرەتی عائیشە ینی کۆمەڵێ ئیش و کاری ناوماڵ چەند ضرورە ئێمەی پیاوان کۆمەکی خێزانەکانمان مناڵەکانمان بە هەمان شێوە کۆمەکی دایک و باوکیان بکەن بە تایبەتی کۆمەکی دایک لە ماڵە کچەکان چەند گرنگە کە کۆمەکی دایکیان بکەن کە خزمەتی بکەن لە ماڵەکەیە و ئەو هاوکاریە ئەو ڕۆحی تەعاونەی سەر سفرەی ئێوارانە سیرەکەی یەکێکە چێ زەڵاتەکەیەنێکە چێ شربەتەکە هێنێ ئەوی ترشتێکی حاضر کردووە کۆمەکیێکی جوان دیارە هەروکو چۆن بە یەکەوە کۆبووینێتەوە هەربەیەکی شۆ خزمەتێک بکەین بە یەکتر ڕۆحێکی کۆمەڵایەتی گەورەیە ئایا پێغەمبەر صلی الله علیه و سلم یارمەتی خاو خێزان و مناڵەکانی یا و مامۆستا لە سونەتە ئەم شتە زۆر واریدە بەڵێ لە ڕاستیە جا نازانیدانی ماشەڵڵا ئەوەندە دەوڵەمەندە ئەوەندە گەورەیە لەکوێوە باسی کەین بەڵام من پێشەوە چمە سەر ئەوە هەڵێم یعنی سەقافێک لە کووردا وڵاو بۆ تۆ لە ناو مجتمعی کوردی ئێمە ئەگەر کەسێک لە ماڵ و لەگەڵ خێزانی خۆی و لەگەڵ ماڵ و مناڵی خۆیان باش بێت تا دەگەڵ خێزانە بینی باش بێ و یارمەتی با و هاوکاری دەڕێ لە کوردی خۆمانە یا پێڵەن ئەحەی پێڵەن یا گوێنەرمی پێڵەن یا ئۆمەری پێڵەن ینی هەموو جا من کتێکێک گەڕمەوانێ ئێمە کاچوون بۆ هەولێر سەفەری هەولێرمانە کە گەڵ ماڵ و مناڵی خۆمانە ئەو کاتە ماگەش کۆلێشکی لە خۆرمان هەبوو لە کۆیە لاماندا مەمکەمەژێکی بۆ بکەڕم مەمکەمەژەی مناڵ بۆشی بەکاری هێنی چوومە دوکانێکەوە دانێکی دامە قوپا بوو بە خەڵک ناوت مەڵا نامێوتی وە مەڵا خێزانم لێمەیە یەکسەر کابراوتی بەخوا دانیشی کوتم برا ئەوە سیارم ڕاوت بەختی بەخوا دانیشی داینیشان کوچێکی وە دانابوو خێرابانێکی چاخانێک لەو بەربوو چایە بێن و سادێک و ئاوێکشی وەدانا بەلام عجیب بوو ئەمجا یەکتانە پاکەت دەستەیەک مەمکەمەژەی خستە بەردەست وتی هەڵبژێ دانێکم هەڵبژا بە ساحەتی خۆم و دوای وتم ئەرێ چییە وتی وەڵامان بەسا تۆ لە جەماعەتی ئێمەی تم ئێوەکێن دەستی کرد بە گیرفانی هەوەیەکی دەریان وستا بۆ حیزبی ئۆمەرانی کوردستان لقی کۆیە ئەومەران فڵان کەس ئەندامی لق وتم ئەمە چی وتی وەڵا لای ئێمە هەر کەس لەژنەکەی بترسێ ناوی ئۆمەرە ئێ ئۆمەرە جیانی عومەر من سێ نۆماری کوڕی خەتاوتم مەڵا جابرا من مەستێوانی مەڵبەندە دروستەکەم لق هیچ نییە جامەستم پێی چییە ئەمە کوردستانی خۆمانە ینی بەڕاستی ئەوە سەقافەیە کە هەموو جاراڵم پێچەوانی سونەتی پێغەمبەری خوا پێچەوانی خودی قورئانە قورئان لە نێوانی ژن و مێردا یەک عەلاقەی دروست کە عەلاقە مەوەدەیە مەوەدە لە محەبەت بەقووەترە مەوەدە لە محەبەت بەقووەترە نێوانی دوو زاتن بۆ یەکتر دڵێکە بۆ دڵ ئەبێ ئەم دوو کەسە عاشقیەکتر ببن وید زۆر بەهێزە لە نێوانی دوو کەسەیە وید هەتاکو مردنیش هەر زیندووە بەردەوام قەت هین نابێ نافەوتێ و داوازیش نابێ حتا پیر ببن زیاترە بێ بەڵام لە کوردستانی ئێمە ئەم مەسەلە وجودی نییە زۆر کەم لە ناو خێزانەکانە بوونی هەیە بۆیە کاتێک کە ناو ژن و مێردا عەلاقە دروستە بێ عەلاقەیان سەرەکەی کە بن بە خێزانی سەر حەڵاڵی شەرعی یەکتر ئێتە کاڵ بێتەوە تیانە ئەمە نقطەیەکی داوازە بەڕاستی سەرنجی قورئانی پیرۆز بن قورئانی پیرۆز کاتێک کە باسی نێوانی ژن و مێرد و کێشەی ژن و مێرد دەکات ئەگەر مشکیلیان و بۆ حەلی کێشە یەکەم حەل چییە فەرمێ جێلێکتر جیاکرد جێلێ جیاکەرەوە باشە جێجیاکردنەوە چ عقوبەیەکە عقوبەیەکی دەرونی زۆر گەورەیە سزایەکی زەرەدانە بەو نەخۆشەویستی کە نێوان دڵی و دوانایە هەیە ئەگەر ئەو کەسە مەوەدە لە بینانە هەبێ جیاکردنەوەی جیاکە بێتە عقوبەیەکی زۆر گەورە بەوە ئەڵێ سزای بە یەکەم شت ئەمێ بەڕاستی سەقافە فێر نەبووین ئەگەر پیا بەژنەکەی بڵێ بە قوربانە من بە ساقە بم گیانەکەم ڕۆحەکەم پیان وایە سۆکی عیب هەڵسێ لەگەڵە هاوکاری کاچا لەگەڵا لێنێ چونکە بەڕاستی ئافەتان لە کۆمەڵگەی ئێمە ئەرکی زۆرە کێشن لە ماڵە جنابتان سەرۆکی دژنەی فتوای سلێمانی زۆر ئەم مەجالە زۆر یەتە لای ئێوە ئەکرێ بڵین لە کۆمەڵگای کوردی ئێمە حتا لە ناو ئێمەی موسڵمانانیشە ئافرەت مەزڵومترە لە پیاو یا پیاو ئێستا یعنی خەریکەوای لێت کە پیاویش حق و حقوقی فەوتێ کامیان زیاتر لە کۆمەڵگای لە ڕاستیە ئەگەر بڵم پێوەرەکە تاکو تەقریبن ساڵی 2008ش هەر ژنان مەزڵوم بوون بەڵام لە 2010 بە دواوەدەوەدا ئەم ڕێکخراوانی ژنان و پیاوانە دروست بوو ئەمجاودە سا ئافەتانیش تەقریبن خەریکی هاتنە سەر هەمان ڕێزنەوە جاوتمە عیبە لە وڵاتی ئێمە ڕێکخراوی ژن و ڕێکخراوی پیا و دوان بەیەکەوە دژی یەکتر هەبین ئەبوایە پێش بووتایە ماوەتایە خێزان چونکە بەڕاستی ژن و پیا ناتوانین دابڕێن لە یەکتر دابڕاندیان لە یەکتر پێچەوانی نظامە گەردوونیەکەیە
هەردووکیان پێکەون ژیانەگەر بێ هیچیان نێ نەپیاوەتوانین بێژن نەژین بە پیاوی کرێ ئەوە شتێکە کە ناتوانین محاڵە بڵێن کۆمەڵگەی دروستەکەین هەر پیا بێ کۆمەڵگەی هەرژن بێ بەڵام ڕێژەکە دوای ئێستا وردەوردە خەریکە تەقریبەن بڵێن یەکسانە بینەوە هەم ژنانیش وەم پیاوانی زوڵم لە یەکتراکەن بەڵام من بەعام ئەڵێم یانی بەتاتی ناو موسڵمانەکان ئەوەی کە التیزامی دینیمان هەیە التیزامی ئیسلامیمان هەیە ملتەزیمین بە شەریعەت و ئالەمانەیە زۆرتر هێندێک شت ئەمە لایەنە کەم بۆ تا ئێستا لایەزا ئەهلی مزگەوتە بەس پێی عەیبە وابێ ئەهلی مزگەوتە حاجیە پێی عەیبە وابێ من زیاتر قسەم لەگەڵ ئەمانەیە ئەمانە بەڕاستی حیفە ئێمە ئەو معنە جوانانە ماون کرد بێ ئەگەر پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وسەلام کەین بە نموزەج پێغەمبەری خوا ئوستوەیە ئاخر ئوستوەی پێغەمبەری خوا لەبەرەوە چووکە لە یەک بوارە تەنها لە یەک بوارە پێشکەوتوو نییە لە حەچی بوارەکانی ژیانە پێغەمبەری خوا یەکەمە کەسی یەکەمە لەم شەریعەتی ئیسلامە و ئەم پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وسەلام نمونە زیندووەکەی ئەوەیە کە قورئان دروستیەکە قورئان هاتووە نمونەیەکی ئینسانی ئاوا بخاتە ناو کۆمەڵگەوە ئەمەمان ئەبێت تێک نەچێ یانێکە بمانێ ئێمە بە قسەی قورئان بکەین دەبێت بە قسەی پێغەمبەری خوا بکەین عەلەیهی سڵات وسەلام جا قورئانین سەرنج بە پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وسەلام لە ماڵی خۆیەتی چەندین جار چۆتە ماڵەوە خواردن نەبووە نەیوتوارێ عایشە بۆ خواردن حازر نییە ئەرێ باشەوە فڵانکە بۆ خواردنتان نییە سەفەرمێتی ئینی صائم سەفیە بۆ نییە باشە بوون تووڕە نەبوو ئەسڵەن فەرمێتی ئیذەن ئینی صائم کە مادام بە ڕۆژوم یاسەرێتی ڕۆژوە ئەمە یەکە لەو شتە جوانانەی کە ئەزانین ئەرکی ئافرەت نییە چێش بۆ پیاو لێ منێ ئەگەر لێنەنا گوناهی نەکردووە ئەگە فریان نەکەوت بێ گوناهێکی نەکردووە بەڵکو لێنانەکەشی ئەرکێکی زیادە لە سەرژنەکە کە هەیەی جەچاکەی خۆیانەکە ئەیکەن ئەبێ بەرامبەر بە وەفابی بڵێ گەست خۆش بێک بۆ نەکراوە هەر ئێستا خۆم ئەدێ با قۆڵ هەڵە ماڵم لەگەڵ تا پێکەڕۆنەکەکەین ئێستا من خۆم بۆ حازرەکەم لە باتی ئەوەی کە تووڕە ببێ ئەبێ بەڕاستی موقیفەی هەبێ بڵێ دەست خۆش بێ بۆ نەکراوە یاخوا خوا موفەقەکە ئێستا لە باتی تۆ منەیکەم پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وسەلام چەند جار چۆتە ماڵەوانێ کە بینیوێتی خێزانی سەرقاڵە ماڵەکان شت کەوتووە پیسە پێغەمبەری خوا خۆی گسکی داوە وەرە خۆت خەڵکی گستدانی ماڵ بە پێغەمبەرێک بی پێغەمبەرێک کە خوددا هەڵی بژاردبی ڕیساڵی خوا بۆ هاتپێ و ئوممەتێکی گەورەی بەدەستا بێ بێ لە ماڵەکەی خۆتە دەستکەی بە گستکدان ئێستا لە پیاوی ئێمە لێ پێسەڵا مامۆستا تا ئێستا گسکم نەداوە بەخوا مامۆستا گسکمان ناوە بەس چییە کە گسکەکەیان یەک هەفتە باسێکەین ئەڵێ ناگسکمان یەک جار گسکی کارەباییش گسکی کارەبای جاری وا هەیە ڕۆژانە دوو جار گسکەوە هیچیش ناڵێ هیچیش ناڵێ بەڕاستی واقعان دەی پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وسەلام فعلی کردوێتی ئەمە یەک جار دوو جار نێ بەڵێ یەک جار دوو جارە ئەمە چەندین جار دووبارە بێتەوە پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وسەلام چێتە ماڵەوانە کاتێکە بۆ زۆر جار هەیە بۆ داواک بۆ ئامادەکردنی بخۆری خۆیش بۆی تیکێ نانێ بخواگەر خێزانی بۆی نەکراوە ئادێ بەرخێکە مەڕێکە خۆی ڕۆشوە دۆشوێتی یاوەشتەکەی ناتەوە شیرەکەش هێناوە لەگەڵ خێزانی خواردوێتی یانی نەوتو بۆچی نەدۆشیەوە مەڕە نەدۆشەوە لە ماڵەوانێ من لە ماڵم بۆم نەکراوە تۆ چیکە لە ماڵ و ئیشن نەبووە کە ئێمە زۆر جار هەیە وازانین ئافر لە ماڵ و مەدەم لە ماڵ و ئیش ناکایتە بەخۆی زۆر ئاسانە و ئیسلاحەتە کاکە وەڵی دایکایەتێکردن وەزیفەیەکە بۆیە قورئان ئافەتان و ژنانی اختیار کردووە بۆ ئەو کارە ئەرکی لەسەر واجب نەکردوون کەسابەتی لەسەر واجب نەکردووە شایەتی لەسەر واجب نەکردووە بازار لەسەر واجب نەکردووە هەتا عیبادەت نوێژە گێڕانەکان لەسەر قەزا لەسەر واجب ناکا دەوە چووکە دایکاتی وەزیفەیەکی زۆر قورسە بەموو کەسێک ناکرێت دەورە پیاوەکەین بە دایک ئەو وەزیفە دایک ببینە زاناتوانێت چەند بەردەوامی لەگەڵ ئافرەت بۆشی هەیە اختیاری هەبێ لەوەی کە شیرەکە چ نەکەیا بە مناڵەکە بەڵێ ئەی طبعا بەڵێ قوربان ترجع له أخرى وإن تعاصرتم فسترجع له أخرى جا قسەکەم لەسەر ئەوەیە دێ باشە ئێمە بە فێری ئەم منطقە جوانەی پێغەمبەری خوا نەبین عەلەیهی سڵات وسەلام بۆم سەقافەمان بەجێهێشتووە ئەمە ڕۆشنبیریکی ئیسلامی پێغەمبەرەکەمان عەلەیهی سڵات وسەلام کەچی لە ئێمە بۆ حکمی لایەنە عەشایرەکەمان و لایەنە ئینسانێکی خۆمان و نەزاڵگە بەسەر دینەکەیە خەکە دینەکەمان لەو بوارانەیە تەنها بەس لە نوێژ و ڕۆژوا بەدیەکەین نوێژەکەین و جەماعەتەکەین لە مزگەوت و ملتەزیم بۆ مزگەوت بەڵام کە دێنە ماڵە ملتەزیم نین من جارێکیان بۆ نمونەی خۆش لە مزگەوت هاوتم بە ڕەمەزان بکەینە فرسەتی گۆڕانکاری هەر یەکەمان هەر ڕۆژەی شتێک لە ماڵ و ڕاستکەینەوە وتم ئەمڕۆ ئێوارەیە یەکەم جار کاشتن ماڵەوە لە دوانەوشی عیشا ئێستا سەلام لە خێزانتان کەن بڵێن سەلام عەلەیکم شتێکی گیان چۆنی یعنی کە ڕۆژتە ماڵەوە سەلام عەلەیکم کەوە سنەتی پێغەمبەر سنەتی پێغەمبەری خوا دوون کەچون وا بڵێن وەڵا ڕۆژێکیان بۆ ڕۆژی دواتووی کە هاتوەتی وەڵام مامۆستا من ناڵم تم بۆتی هاتمەتە ماڵەوە کردومە سەلام عەلەیکم هەوی دگاڵتای پێکردوم کە جار توی جاتای سەدە کردووە ذاکر بەسە تۆ بڵێ وەڵام من ناکەم چووکە گاڵتان پێ وتم بابە بیکە بە دوو جار سێ جار بەخۆی بێت طبیعیە بێ بۆ بێ ئێمە گاڵتەمان پێ ناکەن چونکە ئێمە نەمان بەردەوام بووین لەسەر بۆ ڕیتمێکی بەردەوام لە ژیانمانە ئەو نقطەیەکی مهمە بەڕاستی کە ئینسان پێ بزانێ ئەویش لە ماڵەوە ئینسانێکە بە هەمان شەو ماندوو بووە شتێکی تر لەوانە کە پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وسەلام لە ژیانەکە کردوێتی
بەڕاستی ینی زۆر جایوایە پۆشاکەکانی جلەکانی خۆی پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وسەلام ئەم جلە ئێمە جل ناشوەرین ئێستا لای خۆمە بیشوەرین بەلامان زۆر هەنیە ئێستا ئێستا ئەمڕادی شوەرینی زۆر ئاسان بووە دەجێت شوێنی لەسەر ئافرەت واجب نییە بۆ پیاوی بشوەرێ پێغەمبەری خوا عەلەیهی سڵات خۆی بۆ خۆی ئەمانە بەڕاستی بۆچی لای ون بوون یعنی پیاوی چاک بە ئەم شتانە وەروژێنەوە نامە بیوروژێنین باشە چونکە بەڕاستی بۆی بزانانی ئیسلامەکە ئێمە دینێکی زۆر گەورەیە ئێمە بەجێمان هێشتووە ینی ئێمە ئەو ڕۆژمی لە جوانە ئیسلامیمان ون کردووە بۆیە کە خێزان لەلای ئێمە خەریکە نمونە جوانەکەی خێزان ئێمە ناشریمان کردووە ئەبێ نمونە جوانی خێزان گەڕنەوە بۆ خێزان تا بزانی خێزانی ئیسلامی لەسەر ئەساسی ئیسلامی بوون شەرعی بوون تیزان بە شەرعیەوانێ خۆشترین جێگەی لە دنیادا یعنی خۆشترین ماڵێک بۆ ئینسان لە دنیای خێزانە بەهشتی ماڵەکان بنەوە باش بەڕاستی ئەوەیە ئەگەر وانە بۆ کاوە خەلەلەکە لێکێ یا لە پیاوە لە ژیانە دوکانەوەیە ئەگەر ماڵ نەبوو بەخۆشگە بەڕاستی ئەگەر ماڵ مەسەن بوو بە بەهاش بوو بەو ژینگە خۆشە منداڵی سەلاری لێ پەروەدا بێ منداڵی چاک پەروەداکە ئەگەر خوا نەخواست ماڵێش پڕ بوو لە کێشە و لە کێشمەکێش و گرفت و دایمەن جوێندان ئاخر بەڕاستی من پێم بڵێ چ جۆرە قیمەتێکی ئیسلامیە مسلمان نوێشکە لە مزگەوت جەماعەتکە کە چۆن ماڵەوە بە جوێن لەگەڵ خێزانی مامەڵی کردوێ پێم بڵێ ئەمە کوێ دینداری جێەکەیتەوە بەکەڵک نایە وانە یا چێتە ماڵەوانە شەقی لە مەجاڵ هەڵدابێ سێمەتە فڕی داوێ لە ماڵەکەیە بەمە کوێ ئیسلامە جێەکەیتەوە ئەمە کوێ قەوامەیە کوێ بازانیە کوێ مەسەن دینداریە بەڕاستی ینی یا مەسەن کاتی ئەم پیاوە چێتە ماڵ و کەچێتە ماڵ لەگەڵ خێزانێ بە دانیشت یەک قسەی خۆشی لەگەڵ یانە ڕوویەکی تێ ناکەم یعنی ئافەتی وا لە مامۆستا سێدانە مانگ پیاوەکە مەرحەبای نەکردم لە ماڵەوە کەچی جەماعەت نافەوتێنێ کێشەی خێزانی ئێستا لە خێزانەکان ئەچکە و کێشانە زۆریەتە لای ئێوەکو ژنەی فتووە ینی زیاتر کێشە گەورەکانی خێزان ئافرەت چییە لەگەڵ پیاوە مشکلی چییە؟ وڵی مشکلی هەرە گەورەی ئافرەت لەگەڵ پیاوە لە ڕاستی مەسەری لایانی ڕۆحی و لایانی عەطف و سۆز و میهرەبانیە پیاوانی ئێمە مستەقەفرین لەو بارەدا ناتوانن ئەو فەراغە بۆ پۆژن پڕکەنەوە کە دێتە ماڵەوە بە حوکمی کە سەرقاڵ بوو ئیشی کردووە لە ماڵ و یەکسە پاڵەکە یا بە مۆبایلەکە خەریکە بێ یا ئەخەوێ ئێتر ئەم ژنە چاوەڕێیە پیاە پێ بڵە بە قوربان بە ساقا دوو قسەی وەگێت و دوو حەکایەت وانە چایەکی لەگەڵا بخوا وانە دوی باس دێدێنێکی پێبکبی واتە مەطعامێک چایەک لە کافتەیەکە دانش پێک و لە فێ بخۆن ئەم پیاوانە ئەم فەراغە پڕ ناکەنەوە بۆیە زۆرجا ئەم فەراکە پڕ نابێتەوە ئەم کشە ئەم ژنە لە ماڵە دانیشێ لە ڕێ ئەنتەرنێت و پڕێکاتەوە کە کەسێکی تری حرامە پڕێکاتەوە زۆرجار بە فلیمە پڕێکاتەوە خوا نەخواسە بە شتێکی تری نەگونجاو پڕێکاتەوە ئەمەیەکە لەو کێشانە هەم لە ژنی شایە هەم لە پیاوە ژنی واژەیە کە پیاوەکەی دێتوان هیچ تااقەتی نییە لەگەڵا بیدوێنە نەنا مامەڵی لەگەڵکەنە ئەیدوێنە هیچ بۆ خۆی ئەم پیاوە ناچارە بێت لە ڕێی مۆبایلەوە چێ پڕێکاتەوە ئەمە کێشێکی هەرەسەرێکی گەورەیە لە نێوانی ژن و مێردەکانەکە هەیە بۆتە گرفتی گەورە گرفتێکی تریان بەڕاستی بریتێ لە خودی تعاملکردن تعاملکردنی پیاوان لەگەڵ ژنانە زۆر جار هەیە کە هەندێک ئەمە عەقڵێتی تەقریبەن هەرە زۆری پیاوان وایە کە ژنی هەناتە ئەو پیاوە وازانە ئەو ژنە ئەبێتە عەبدی ئەو پیاوە ئەبێ هەچی حرەکات و هەچی سەکەنات و هەچی جوڵە و هەناسەکان دەستی ئەم پیاوە بێ نابێ بجوڵێ نابێ بچێت دەرەوە نابێ بن حەبای کەسکە نائیلا بێ بزانم بۆ کوێ چووی لەگەڵ کێ قسەکەدا ئەم جۆرە مابەتانە جا ئەمە بە ئەم تەقیدکردنانە بەڕاستی لەسەر ئافەتە زۆرێک مەسەجی زۆر خراپی کە لەوانە بێسیقەیە یعنی تۆ متمانە بەم ژنە نییە متوانە پێنی بۆ کردو بە خێزانی خۆت تۆ لە هەموو شتێک بپرسیتەوە ئەمڕۆ کێ هات چەند کەس هاتن تۆ بۆ کوێچوی لەگەڵ کیا ڕۆژی تەکسەکەی کامە بوو کام ڕقەمەکەی بوو دراوسێ مابوو ناسیا بوو نەناستا بوو ئەمانە بەڕاستی کۆمەڵە معنان زۆر خراپن کە پیا بەکاریان هێنە لە باتی خۆشەویستی غەضەب دروستەکە ڕق دروستەکە کینە دروستەکە شتێکی تری ژەیە کە هەریستان زۆر بڵاوە لە ناو کوردستانی خۆمانە ئەمڕۆ بەڕاستی کە زەرەری زۆری داوە ئەم مەسەلەی بابەتی بەکارهێنانی تۆڕی کۆمەڵایەتی کە زۆر جار هەیە تۆڕی کۆمەڵایەتی کە بەکارە هێنرێ سلبیە لایانی سلبی زۆر هەیە بۆ چونکە ئەو شتانەی کە لێ وەریەگرێ شتێکی جوان وەرناگرێ دایە مەسەلەکە پیاوێکە و سەرقاڵی کۆمەڵە فلیمی خلاعی و یان شتی ناشرینە هێژنی کاتێک کە ئەمە بینێ بێت تااقەتە بێ پێی ژنەکە جاری وایە بە هەمان شێوە کە ئەمە هەردووکی بەڕاستی خراپە ئەم ئامرازانی کە هەنە ئەگە نەتوانین خزمەت بامکە نابێت زەرەریشمان لێبە باش مامۆستا گیان ئەگەر ئەم عیلاقەیە شۆڕکەینەوە لە نێوان ژن و مێردێک بۆ منداڵەکانیان مەسەلەن ئێمە باز لە خێزانەکەین ئەم خێزانە تەمان منداڵی تێدایە ئەم باوکو دایکە پێویستە چۆن مامەڵە لەگەڵ منداڵەکانیان بکەن بە شێوازێکی دادگەرانە کە جیاوازی نەکرێت لە بینی کوڕ و کچ جیاوازی نەکرێت لە بینی منداڵێک کە چالاکترە مەسەلەن ئیشەکە لە دەرەوەی لەوەی کە لە ماڵەوە ئەخەوێ و ئیژ ناکە ئەمە چۆن ئەم تەوازونە ڕابگیرێ لە نێوان
دایک و باوک بۆ منداڵەکانیان بەڵێ لەڕاستیە ئەوە پێوەرێکە تقریبا بڵێم ینی تعاملێکە پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وسەلام لە کۆمەڵە فەرموودا بە نەص بۆ ماڕوو ناکاتەوە یەکێ لەوانە کە ئەفەرمێ خەیرکم خەیرکم لأهلیه وشەی ئەهل عامە ینی بۆ خێزانیش و ماڵ و منداڵ طبعا نیشانەی باشبوونی پیاوێک لە مجتەمەعی ئیسلامیە ئەڵێن پێوەری چاکترین پیا و کامەیە ئەوە نییە لێرە ئێستا ئێوە جەنابتان ئەو خەڵکە لەگەڵ خەڵکانەیە چەند سەعاتێ پێکۆیت معاملەیەکی چاکی لەگەڵەکەی مەرحەبای باشەکەی ئەوەیە لە ماڵەوانێ شایەتیەکە ماڵە بۆ بدەن ئەوەیە خێزانە شایەتی بە مناڵەکەت کوڕەکە شایەتی با کچەکە شایەتی با مناڵەکانی خۆشکەکە شایەتی با پورەکە شایەتی با بڵێ ئەمە بەڕاستی چاکترین کەسی ئێمەیە ئەم تعاملە بەم شێوازە دروستکردنی ئەم چاکێتی کەسیە کۆمەڵە شتت پێویستە یەکێ لەوانە بەڕاستی بریتێ لە شۆڕکردنەوەی خۆشەویستی بۆ مناڵەکان کویەک دابشکردنی خۆشەویستی ئەو خۆشەویستی کە هاتە ئەو کویەک هەستی پێ بکەن کە خۆشتەون لە ماشکردنیانە لە باوەشکردنیانە لە لێپرسینەوەیانە لە بەدەمەوەبوونیانە هەریەکان هەستکە تۆ لەویتیان خۆشتەوە کویەک خۆکولیتیان خۆشتر دەبێت ئەو نە هەستکە باوکێکە کە بەردەوام بەدەمیەوەیەتی نقطەیەکی تر کە گرنگە دابشکردنی خۆشیەکانی ژیانی خۆی لەگەڵ ئەوانە ئەگەر من خۆشیێکم دەستەکەوێت ڕۆژێک پلەیەکە منسەبێکە شتێکە پێگەم یا مەسەن شتێکم بۆ هاتوو یا گەشتم بە پلەیەکی باش قازانجێک ئەەکەم یەسەر لەگەڵ مناڵەکانە دابەشیکەم لەگەڵ خێزان و ماڵ و مناڵ خۆمە دابەشیکەم یعنی لەگەڵوانە خۆشەکە بەسەر بەرم نەک لەگەڵ هاوڕێکان و خەڵکی غەریبە ئەمە زۆر مهمەیانی پیاوە بێ بزانێ ئەو خۆشتێک کە دەستم کەوتووە خۆشیشە بۆ مناڵەکان بۆ خاو خێزان ئەبێ بێک ئەو خۆشیە سەرەکە چۆن جەژن ئێمە کە جەژنەکەی لەگەڵ ماڵ ناڵە جەژنەکەی ئیسلام فێری کردوین چوە فێرکردنێکی ئیسلامیە کە جەژنمان کرد ڕۆژ جەژن ناڵە چوە لە ماڵە بۆ خۆ دەچ دۆر بتەنا لە مزگەوت لە مزگەوت چەند سەعاتێکە مێنینەوە چۆرە ناو ماڵ دەگەڵ ماڵە نانێکی خۆش خۆ پێکۆ دانیشن فەرحەتەکە دەبڕن قوزلەکاندا بگۆڕن یەکتر ماچکەن باوشکەن بە یەکترە ئەبێ ئەو خۆشیە دابشکەین لەگەڵ دەوروبەرمانە زۆر گرنگە کە باوک لە ناو ماڵا لەگەڵیانە دابەشیکە کە کاتێکە بیرێ مەسەرەن کویەکی لە کوڕەکان مەسە بوون یەکی مناڵەکان گەشە بە دەرەجەیەکی باش پلەیەکی باش یەسەبی کا بە خۆشی هەر هەمووان بەسەر هەمووان دابەشی کرد وی ئەمە زۆر خۆشە نقطەیەکی تر کە گرنگە لە پێدانی حقوقایە مافەکان کە ئیدەین بەڕاستی چ پارە بێ چی مەسەرەن بریتی بێ لە دابشکردن یا پێدانی مڵکێکە یا سامانەکە وەکو چۆن پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وسەلام کاتێک ئەو کەسێک کە هابووە لای فەرمی فڵان شتم داوە بە مناڵەکان و ئەویش مندێکی بێبەش کردو و پێغەمبەری خوا فەرمی ئەم کەیتە شاهیدی زوڵم پێغەمبەری خوا ڕەدی کردو فەرمی ئەبێ چ مناڵەکانی هەمویان هاوبەش بن لەو مڵکەی کە تۆ دابەشیکەی بەسەریانە ئەبێ بەڕاستی دابشکردنی هەشتێک هەتا وەکو یە بەسەریانە دابەشکی یا هەمویان هەستکەن بۆ یەک کەسە لەوی تێران هەستکاتەوە وەکو ئەو خەمی خۆی ئەم باوکە بەشی چۆن بەشی ئەمیاندا بەشی ئەویشی بە هەمان شێوە بێ سۆگەر کرد بێ ئەگەر ئێستاش نەیبێ بەڵام دڵنیای کاتەوە کە تۆش هەروکو ئەو وای فەرقی نییە سۆگەر یەکەم حەقی تۆش نافەوتێ زۆر گرنگ چ کوڕ فەرقی نەکا مەسەڵەن گرنگە ئەمە لای ئێمە ئێستا من زۆر جار هەیە ئەبینم یانی باوک هەیە بەشی کوڕەکانی هەموو داوە بەس کچەکان فەقیریەکیان نییە ئەڵە بۆ وڵات چووکەوە خوان شوکەن مامۆستاچن ماڵی مێردی خوان ئەخۆ خۆ بناڵی تۆن بۆچی لەگەڵ کوڕەکانە فەرق خستون یعنی هەر کچێکەگە هیچ نەبێ هیچی نەوتبێ بەڵام هەر بەبینی ئەو هەڵوێسە لە ناخی خۆیان ئەسوزایەکی خواردووە لە ناخی خوا بەرامبەر بێتاقەت بووە وی گرنگە بەڕاستی ئەمە نقطەیەکی تر زۆر گرنگە کە باوک ئەگەر بیەوێ لەگەڵ منداڵ یا وەکو تەعاملی جوان بێ لەگەڵ دایکیان زۆر بەڕەگەورە سەیرکە هەر کاتێ تەعاملی باو لەگەڵ دایکە گەورە بوو لەگەڵ مناڵەکانیشا گەورە دروست مناڵەکان هەستەکەن بۆەوەی کە باوکێکی باشە بۆیان بەڵام هەر کە چووکە دایک خۆشەویستە لە لای مناڵ هەر کاتێ باوک دایکی سزادا سزای مناڵەکانیشی داوە هەر کاتێ باوک دایکی ئێهانە کە سزای یانی مناڵەکانیشی کردووە ئەمە زۆر گرنگە لە تەعاملی باو لەگەڵ منداڵی خۆیان بهاتەوە ماڵەوانێ هەز نەکەن دێوێکێتە ماڵەوە دڕندێک هاتە ماڵەوە کورە بەخوا چییە بخوا کوماتەوە بە خۆشارمەوانێ کە هاتەوە هەمیان ئیستیقبالی کەن بێن پێشوازی کە لە هاتنەوەی و حەزکەن بێتەوە ماڵەوە بەڵکو ئەگە ئەو لە ماڵ نەبێ بێتاقەت من لە ماڵەوە نییە ئەمە گرنگە بەڕاستی ئەمانە کۆمەڵە تەعاملن کە پێغەمبەری عەلەیهی سڵات وسەلام فێری کردوین لە ژیانی خۆیان کۆمەڵە معاملەی زۆر زۆر جوانن جگەلەوە مەسەلەیەکی تری گڕینی هەدایە و ئەوانەیە پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سڵات وسەلام کە کەسێک دەرچوو سەفەرێکی کرد لە ماڵەکەی خۆی گەگەڕایەوە لە ماڵ و خێزانی با هەدیەکی پێ بۆلەکەن دەکەن دەنکە خورمایەکیش پێ هەندێکە فەرمی لەتە دەنکە خورمایەک جابزانە لە تەدەنکە خورمایە خۆ گەفتەگی قیمەتێکی وای نییە بەڵام لە لای ژنەکە قیمەتی لای مناڵەکان قیمەتی هەیە
لای ئەوان زۆر بەهای هەیە بۆ ێگە ڕۆشتەوە ماڵەوە گیرفانە پڕکە لە کۆمەڵی نوقڵی جوان هیچی بێنەکە خۆبای هەزاردا نوقڵە بۆ کڕێ دەچوان نەستەلە بۆ کڕێ بیکڕەوە بیدە بە مناڵەکان بەهاسکە باوکی سەفارەوە شتێکی پێ باوکی بۆ مناڵەکانی ئەگە هیچیشم هەر گیرفانش تووچیتیانە بێ خۆ ئەتوانم هەمەسەن قسەی خۆش بۆ هێنابنەوە لەگەڵ خۆمە دوو قسەی تازە بۆ هێنابن و پێشکەشیاکەم بێتە مای خۆشی بەڕاستی بۆ منداڵەکان ماوسەگیانە مە زۆر عزیزی ژنابتواننا لەگەڵ لێرە خۆی گەورە پاداشتان باتەوە انشاءالله دەستخۆشی زۆرمان هەیە بۆیە و خۆشەویستان پاش ناوبڕێک دێینەوە خزمەتتان انشاءالله تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام کاشۆ بەرهەمێکی خانەدانە تایبەت بە خوان و چێشتخانە چێژ و جوانی زەیتی کاشۆ مایەی کۆکەرەوەی خێزانە بۆ دوورکەوتنەوە لە زەخت و شەکرا کاشۆ دەوا و دەرمانە هەمیشە مەڕوانە لە هەرزانی کە ئەزانی لەسەر سیحەتت گرانە دەسا هەڵبژێرە زەیتی کاشۆ بەرەکەتی سفرە و خوانە ئێمە لێرەین هەموو کات و هەموو ساتێ بە درێژایی ساڵ ئێمە هەمووان دەبینین بۆ کار ناکەین تا سوپاسمان بکەن بەڵکو بەرپرسیارەتی و ڕازی دڵمان جێبەجێەکەین ئێمە لە ناخی ئێوە هەڵقڵاوین خۆشویستنی کار و پیشە و بەدەستێنانی ڕەزامەندی خوددا ئامانجمانە شانازی دەکەین کە یەکێکین لە باشترین نەخۆشخانەکانی هەرێمی کوردستان ئێمە لە نەخۆشخانی بەخشینین لای ئێمە دڵنیاتری تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام مامۆستا محمود طبعا ئەو بابەتەی مامۆستا دکتۆر محەممەد پێنجۆنی باسی کرد مەسەلەی هەڵوەشانی خێزان گرنگی خێزان چەندێک باوک لەگەڵ مناڵەکانیانە بێت زۆر گرنگە سە من نمونەیەکم لایە پیاوێک باسی دوو مناڵی خۆیەکاڵێ من خاوەنی کۆمپانیایەک بووم جارەوە بە هەفتە بە دوو هەفتە من ناگەڕامەوە ماڵەوە وام لێ هات مناڵەکان بە شەو ئەگەر لە هەفتەیەکە دوو هەفتە جارێکە شەوێکیش باتمایێتەوە ماڵەوە نیوەشەوە گەشتمە ماڵبیانی زوو دەرەچوم هەر نەمەبینین ئاهات ماڵە خەوتون ڕۆشتمەوە دەرەوە خەوتون هەتا جارێکیان دوسێ مانگی پێچ و خێزانم وتی ئەم مناڵانە خەریکە تۆ ناناسن ینی معقولە تۆ ئاوە لەگەڵ ناڵی کوڕەکەم بر لەگەڵ خۆمە دەستیم گرت لە بازاڕ ئاگەڕین وتم شتی بۆ کڕم شتم بۆ کڕی ئەمانە دوایی ئاو پرسیارێکی دەکردم لە کۆڵانە کە ڕۆشتی وتی باوکە وتم بەڵێ وتی ئەڵی ماڵی تۆ لێرەیە لەم کۆڵانەیە وتم نەوەڵ ماڵی من لەگەڵ ئێوایە وتی ئەی بۆ ناوبینین وام زانیوە ماڵ لێرەیە بۆیە لەم کۆڵانەوە هاتوویم ئەڵێ ئەم قسەیە زۆر کاری تێکردم کچەکەشم بە هەمان شێوە ڕۆژی ئاوا لیستی ناوی کارمەندانی کۆمپانیەکەم لابوو پیان ناچمەوەتی باوکە خۆزگە ناوی منیشی تیا بۆی من ببینی جا ئەم فراغە زۆر قورسە بەڕاستی لای مناڵ دروست بێت کە باوکی نایبینێ مامۆستا محموود بۆیە چیرۆکی خەیاڵی زۆر جوان هەیە مامۆستا محموود کۆمەڵێک خێزانێکی زۆر گەورە باپیرێک بوو نەنکێک بوو مناڵەکانیان بوو مناڵەکانیان ژنیان هێنا بوو هەر مناڵێن وەچیان بوو لە جەزیرەیەکا بوون لە نیوە دوورگەیەکا بوون دوای ماوەیەک وتیان وڵی ئێمە لەم نیوە دوورگا جێمان نابێتەوە بۆ بەشێکمان کۆش نەکەین بۆ ئەوە چەنەها نیوە دوورگەی تر هەیە لەو شوێنە دوورگەی تر هەیە با بچین ئەویا ئەڵێ بڕیارە نا پیاوە بە تەمەنەکان و ژنە بە تەمەنەکان لێوە بمێننەوە کە گەنجەکان ڕۆشتنە دوورگەکەی تر ئەڵێ یەکەم جار زۆر پیان خۆش بوتیانەوە ئازادیمان بەدەستێنا ئیسراحەتەکەین بۆ خۆمان هەرچیەکەین کەس ناڵێەوە چیەکە نەمانە ئەڵێ کە چوونە ئەوێ بەڵام هەستیان کرد بەڵێ ئازادیان بەدەستێنا بەس ئەمانیان لە دەستدا یعنی ئەو ئەمانەی کە ضرورە ئینسان هەیبێت ئەو خۆشەویستی و دفعی کە گەرمیەی کە لە خێزان و لە باوەپیرە هەبوو لە خێزانە گەورەکە هەبوو نەماڵێ ئەمانیش دوای ماوەیەک وتیان دیبا بەشێک ترمان لێ جیابێتەوە تا پارچە بوون بە زمانی جیاواز ئەم چیرۆکە خەیاڵەیە مامۆستا محموود پێمان ئەڵێت کە ئینسان بەڕاستی زۆر ضرورە ئاگای لەوە بێ خێزانەکەی بەهۆی ئەوەی کوڕەکەی لە سوچێکە دانیشتووە چێتە ژوورەکەی خۆی کچەکەی بە هەمان شێوە یەکی نەچینە دوورگەیەکی جیاواز واگەمان لە یەک نەمێنشکە حتا زمانی مشتەرەکمان نامێنێ ئێستا زۆر جار باوکان گلەیەوەکەن
من لەگەڵ کوڕەکەمە لەگەڵ کچەکەم بەڕاستی قسەیەکەم ئەو قسەیە کۆنەوە و شتێکە تۆ باسێکی زۆر کۆنی سەشتی تازە هەیە یان لە قسەی من تێناگا ئەم دوورگانە بە چی دروستە بێ ماوەسەمە بۆ دروستە بێ کە بەڕاستی ئێمە دوورین لە یەک ئەو هەڵەشانی خێزانە دروستە بێت خێزان بۆیە من ئەو پرسیارەشم لە جەناوی مامەسا کرد ئێستا من بۆ خۆم بە حکمیەوەی مەسەلەن سەفەر زۆرەکەم ئەچمە دەرەوە مەسەلەن بە هۆکاری ئیش و بەرنامە و ئەوانە زۆر جار من خوانێ بڕ دوو کچم هەن الحەمدولیلا زۆر جار گلەیم لێکەن باوکە تۆ عینەن هەر وەگەوەی کە جەنابەت فەرمووی نایتەوە بۆ ماڵەوە کەمتر لە ماڵەوەی ئێمەش پێویستیمان بۆیە مەسەلەن بمانگەڕی بەم شارانەیە بەم شوێنانەی کە تۆ ئەڕۆی بۆیت و ئەمانە هەمیشە لەگەڵ خۆمان من معەزەبم بەڕاستی من لەگەڵ خۆمان معەزەبم کە حەقی ئەوان وەکو پێویست نادەم حەقی خێزانەکەم وەکو پێویست نادەم منداڵەکانم بە هەمان شێوە زۆر جار هاتووم ئیعادەی هەیکەلیە و سیاغەی ئەم هەموو دەرچوون و شتم کردووە بەڵام هەر سوودی نەبووە چونکە مەشغەڵەتەکە زاڵ بووە بەسەر ئەمەی کە تۆ هەوڵت داوە ڕاستی کەیتەوە بۆیە پێویستە باوکان لە حاڵێک مەسەلەن کە مقەسیر بوون کەم تەرخەم بوون بەرامبەر منداڵ و خێزانەکەیان بەمە بزانن ئەگەر پێی نەزانن مشکلەیە وەکو مامەسا باسی کرد بێبایەخ و بێمنەت بێ کە گەڕایتەوە بۆ ماڵەوە ینی باوەشێکی گەرمگوڕت نەبێ بۆ ئەم مناڵانە محەبەت و سۆز و مەوەدەیەکی پڕمانات نەبێ بۆ خێزانەکەت ئەمە گرفتە گەورەکەیە کەوا ئەکا لێک هەڵوەشانەوە دروست ببێ لە یەکترازان دروست ببێ عائیلەکان خێزانەکان لە یەکدا ببڕن خۆی ماوەسە مەحموود ئەو دوورکەوتنەوەیە زۆر بە تەدریجە ینی لەسەر خۆیە زۆر جارێمە هەستی پێ ناکەین ئێستا کەس لە 20 ساڵ دوای ئێستەی خۆی ڕازی نییە چونکە سیرەکەیت یا مناڵ بنەوە ئەکتر بیرەکاتەوە ئێستا پێشینەکانی ئێمە بێین تۆ ناو ئەم زمانە بەڕاستی ناتوانێ بژی ئەڵێ چی ئەوەنە دوورە لێ کەس علاقی بە کەسەوە نیە ئێستا چەندێک خەڵک دوور بوو لە یەکەوەی تر کۆرۆنا نەخۆشی کۆرۆنا خەڵکی لە یەکتر دوور خستەوە جا نمونەیەکی جوان هەیە ئەڵێ کۆمەڵێ بۆ قزانایەک کۆمەڵێ بۆقی هێنا ئەم بۆقانە خستنی ناو ئاوێکی سارد وردە وردە ئاوەکەی گەرم کرد هەڵێ گەرمی کرد ئەم بۆقانە لە چاوەڕوانیەوەی کە ئاوەکە تۆ زێر شلەتەی نەجارێ هەر هین نییە وردە 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 وردەوایان لێ هات کەسیان هەوڵیان نەیە خۆیان ڕزگارکەن وردە وردە تا یەکە مردن بۆقەکان مردن ئێمە زۆر جار قیەمەکانمان مامەڵە خێزانیەکانمان ئەو قیەمە باڵا ئیسلامی و ئیمانی کە لەسەری پەروەردە بووین لە بەرچاومانە ئەمرێت بەس ئەوەنە تەدریجە ئەوەنە بە مبەرمەجیش ئەم ئیشە ئەکرێ بەرامبەر بە ئێمەی ئومەتی ئیسلامی و مسلمانان و حتا وڵاتی خۆشمان کوردەواریمان جاری وایە وەکو بۆقانە پێی نازانین ماوەسە مەحموود هەستی پێ ناکەین گومانی تیان نیە مامۆستا هیوادارم ئینشاءڵڵا ئێمە هەم بە دوواداچوون بکەین هەم پێداچوونەوە بکەین بۆ کۆمەڵی قۆناغ لە ژیان وەک خۆت فەرمووت ئێستای بیرکردنەوەی من جیاوازە لەگەڵ 10 ساڵی ڕابردوو 10 ساڵی ئایندەشم جیاوازە بێت زۆر جیاوازە بێت بۆیە بێ هەمیشە لە نوێگەریەکی بەرەو خواچوون بین ئینشاءڵڵا من گلەیم لە تۆڕە کۆمەڵایەتەکانیش هەیە ئێستا بۆ نمونام ئامێری تەلەفۆن و شتانەش زۆر مەشغوڵی کردوین هەنێوەی سەرقاڵی ئەوەین سەرقاڵی خێزان و برا و سەردانیکردنی پور و خاڵ و ئامۆزا و مام و کەس و کار و ئەوانە ینی کەمتر ماوەتەوە لە ناوانە کە ئەمە هەر هۆکارێکە بۆ لێکترازانی ماوەسە مەحموود حەزەکەم سەردانێکی ئەم برا شێفەکانیشمان بکەین شتێکیش ماوە لەسەر ئەم بابەتە حەزەکەم لێ باسیکەم بۆتان لێ فەرموو کاک دیارکاک نەجمەخوا خۆتان بەخێر قوربان هێشتە کوێ گەشتین باشین تا ئەمە چییە کاک ئەمە سوپی زعفرانە بە گێزەر و بە زعفران و بە شعریە بە قاچک بە پیاس ئەجا کەرە و شیر و ڕۆنی کوردی تایە کەرە و شیر و باوەڕێکی ماوەسا ئێوارە ئێمەش لە ماڵەوە ئەمەمان هەیە ئەو چی بەزەوەی ئێمە ناوی فرانسیسکۆ نییە ئەمە فرانسیسکۆکە ئەمەی ناوەڕاستە بەڵێ ئەمە فرانسیسکۆکەی ئەکرێتە ناو ئەمەش برای فرانسیسکۆیە ئەمە برای فرانسیسکۆی بەڵێ نافڕنەوە بە پەنیر و کرێم تەقی تێگرێ ئەمە بەڵێ شتێکی زۆر خۆش تایبەتە هیوادارم لە ماڵەکانیان ئیسفادەی لێ بکەن و سوودی لێ بینن ئەمەی چی ئەمە قیمەیە بۆ ئەو
مەخلەمەی کە بە هێلکە دروستەکرێ لەگەڵ پەنیر و ماست و عەفو و تەماتە و پەتاتە و پیاز و گێزەر و هەمووی تایە. ئێستا چەند خواردنی جیاواز دروستەکەن؟ ئێمە ئێستاوە 1 2 3 سیانە بەزەڵاتەیەکی جوانەوە چوارە. ئەم قاچکە جیاوازە لە باشە کاک دیارەک پرسیار ئەو هێلکەیە چی لێکەی؟ ئەو هێلکەی وردیەکەی؟ نە ئەم هێلکەیە خۆی ئێستا کوڵاندومە. باشە. جا شێوی کوڵاندنەکەشی حەزەکەم هەیە نایزانێت چۆن بیکوڵێنێ ڕاستیەوە زۆر ئەساسە لە ماڵە. ئەوە بەخوێ یان لیمۆ. یعنی ئاوەکە خوێتیەکەیت یان لیمۆ؟ هەردووشی دوای تێکەی. بۆچی تام هەڵەمژێت؟ نا تێکۆڵەکەی ئیسراحەت دەبێتە. تێکۆڵەکەی بە ئاسانی پاکە بێت. زۆر بە ئاسانی دەبێتەوە نە ئەشکێ و نە حەزێکی زۆر باشە. ئەنەوە معلوماتێکی باشە. یعنی لە خوێەکە ئاسانە. خوێ لیمۆتێکە ئاسانی. بەڵام ئەگە خوێەکەت نەبوو لیمۆکەی تێک ئەوی شەبێ. باش با من دووبارە پرسیارەکە بکەمەوە. قیمەکەت چۆن لەگەڵ ئەوە چی لێکەی؟ بەڵێ. ئەمە ئەو شتانی کە منیکەمە ناو بڵۆمەنەوەیکەمە ناو تاوەیەکی خۆیەوە تایبەت ئەو فڕنا تەماتە و پیاز سوورەکەیتەوە یەک جاتێکی دەورە تێکی نایی باش دواتر قیمەکەت بە هەمان شێوەکەیت بەسەریا ئەوش هەتێکی نایی ئاگری بۆ کزەکەی باش ئەم هێلکانە لە سەریدانی بە جوانی بە شێوازێک تقریبان هێلکەکان دیکۆرە زیاتر زۆر خۆشە بابزانیەوە ئەمڕۆبی خۆ تابانی هەوارەکە برستین دابێت ئەوە زۆر مهم باڵە باڵە وەکی تۆ شەوێ تقریبان دوای ئەو قیمەیە وەژبێکی ترەکەی بەسەر هێلکەکەیە لەگەڵ معدەنووت و کەرەوەز و ئەو پەنیرەیە بە هیچ شێوە تێشی ناوی باش ڕۆنێکی کەم کرێتە فڕنەوە لەسەر تەباقش بە هەمان شێوا کرێ بەڵام لە ناو فڕن نابێ زۆر جوانە بڕژێ چارێکی پێویستە لە فڕنە باش دوای پێشکەشەکەی شتێکی زۆر جوان دەرەچێت کاک محموودمە لە ماڵەوە ئەزام کەسمان ئەوەنە دیقەتی چێشت و خواردنوشتمانیاوە بۆ نێم بەرنامەوە هاتینە لایەوە تۆزی ئەوە سەرەکەی بەڵای من بەڕاستی خەمی خێزانەکان و خێزانی خۆم و دایکان و خوشکانمە ینی بەڕاستی لە ئێوارەوە خەریکە من لە مەتبەخا بە دیار ئەم تەباخەوە یەخوا لە شێوەش خێزان زۆر گرنگە بەڕاستی زۆر گرنگە تۆ ئەوەنە مریشکم لێدا فاصلە لێدا ساعت دویشە پارچەوە ئەفەرم زۆر مامرسی من حەزەکەم کە ماوەسە محموود لە باکە دیاروان خەریکی ئیشەکەیان بن خزمەتانە هەل لێرە شتێکی خێزانی وەکەوتم بەسەر هاتێکەکەی باوە تاماس زۆر باشە هەل لێرە باسی بکەین پێم خۆشە ئاماژە بە سپۆنسەرە بەڕێزەکانمان بکەم کاشۆ هەڵبەتە زەیتی کاشۆ زەیتێکی تەندروستەوە نیە بەڕای نایبەستێ هیوای بەردەوامیان بۆ خوازین بەم کوالیتی و بەم ئیش و کاری کە ئەیکەن بەشساغ و سەلامەت بن هەروان خۆشخانەی بەخشین کە سپۆنسەری ئەم بەرنامەیان کردووە ومێدی سەرکەوتنیان بۆ خوازین ئینشاءالله طبعا خێزان منزومەی خێزان زۆر گرنگە ئەوە سەیرەکەی دایکێکی بەڕێز ئەم هەموو ئیش و کاری ماڵ بەخێوکردنی مناڵ هەوڵ و تێکۆشانی جۆرا و جۆرەیە لە پێناوی خێزانە باوک بە هەمان شێوە ئەو هەموو مانووبوونە لە دەرەوەکە مانووە بێت بەڕاستی مانیعی نییە هەموو ئەو پارەی کە هێنێتەوە یا ئەو معاشی وەریەگرێت بە دوو سۆپەرمارکێت دای بنێ زۆر بەلای ئەتیادیە لە بەرۆ بەڕاستی باوکیش قوربانی دەرە دایکیش قوربانی دەرە جا چۆن ئێمە پارێزگاری لەمە بکەین لە نەشناڵ جوگرافیکینێک فیلمێکی زۆر جوان هەیە باسی چەند لادەیەکی هیندستانە کات ئەم لادیانە فیلێکی زۆر لەگەڵ بەچکەکانیان ڕووەکەنە ئەم لادیانە هەرچی مەحاصیلی ئەو لادێ هەیە ینی بەروبوومی زەراعی ئەی خوات پیاوەکانی ئەم فەلاحەکان زۆر گیرە خۆن بەدەستەمەوە طبعا فیلمەکە زۆر لەگەڵی ئەڕوات طبعا زۆر دوور درێژ زۆر جوانە ئەڵێ کە ئەچن محاولە ئەکەن ڕاویانێن ناڕۆن دوایە گەڕێنەوە هەمتر بێچۆکانێن خوێنێن اینجا دار و بەردی هەموو زەراعەتەکان تێکێن بەسەر یەکام لە نەتیجا بڕیارێکی زۆر ترسناکەین کە بڕیارەکە زۆر خەتەرە ئەویشەوەی ئەڵێن ئەبێت دایک و باوکانەکان بکوژین ئیتر بێچۆکان ناوێرن بێن و بێرەیە طبعا هەڵەسن بە کوشتارێکی زۆر بێ ئامان لەو غاباتانەی هیندستانە بۆ دایک و باوکەی فیلەکان وای لێ دوای شتێکی زۆر ترسناک دروسە بێت ئەویش ئەوەیە سەیرەکەن کۆمەڵێ بچکە فیلی زۆر بێتەربێت دوو لە ڕێ حازری ئەم جارە نەکەرهین زراعات بەڵکو پەلاماری مناڵێن خەڵکە کوژن پیاوی پیرە کوژن پەلاماری ژنێن پەلاماری دار و دیوارێن ئەی ڕوخێن هەموو شتێک تێکێن بەسەرێکە بەنایان بڕ بۆ حکوومەتی هیندستان جارەتر چوو لە دەرەوە کۆمەڵێ دایکانە و باوکانی فیلی هێنا لە ئەفریقا هێنای تا ئەمانە ڕابێن کە پەروەردی ئەم بەچکانە بکەنەوە کە بەچکەی خۆشیان نەبوون ئەڵێ تا لە نەتیجە ئەوە بوو دوای 6 مانگ اینجا نەتیجەی دەرکەوت کە ئەویشەوە بوو کە
فیلەکان کەوتنەوە سەرباری ئاسایی خۆیان و بەڵام هەرتەنها زراعەت و ئەو شتانیان نەخوارد لەبەرەوە ئێمە ئەگەر بمانەوە بەڕاستی پەروەردەی خێزانەکانمان سەلیم بێت پاک بێت جوانی بە چاکی بمێنێتەوە ئەو پەروەردەی ئیسلامی کە باس لە گەورەی دایکەکە باس لە گەورەی باوکەکە باس لە مافی دایک و باوکەکە ئەبێ زۆر جوان بیپارێزین ئەگەرەوە نەپارێزین بەڕاستی وەکو ئەو بێچۆ فیلانە چۆن شێت و هار بوون ئەوە مجتەمەعێکی شێت و هار و دوور لە قیەممان بۆ دروستە بێت کە بەڕاستیەوە خوازراو نییە بۆ هیچ کەسێەوە بۆ هیچ میلەتێکیش بەڕاستە جوانە دەست خۆش ماوە ساجان لەش ساغ بێ و سەلامەت بی وتەکانت بە نرخن هیوای لەش ساکیش بۆ کاک نەریمان و کاک دیاریش خوازین بەردەوام بن ئینشاءالله ئێمەش لە ئامادە باشیان بۆی کە بانگی فەرموو لە خزمەتتان انشاءالله فەرموو دەستان خۆش بێت کاک فاتح نازانم ناوبڕمان هەیە یاخود بەڵێ ئەگەر ناوبڕێک ئامادە بێ چینە لای ناوبڕێک و دواتر دێینەوە خزمەتی بینەران و بیسەران و خۆشەویستانمان دوایم ناوبڕە میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام نوێژ ئەو ئەرکە ئاینیەی کە بنەما و کۆڵەکەی دینەکەمان هەمومان لە ڕەمەزاناندا بە خوشوع و تامەزرۆی زیاترەوە هەست بە تام و چێژ و ڕەحمەتەکەی دەکەین بە هیوای ئەوەی دوای ڕەمەزانیش و بێ پچڕان و بە ئیستیقامەوە بەردەوام بین لەسەری و ڕەمەزان بکەینە مانگی عادەتکردن بەم ئەرکە پڕڕەحمەتەوە شیری ئاڵتونسا ڕەمەزانتان لێ پیرۆز دەکات. ناوەندی سانە بۆ پێداویستی حەج و عومرە بینینی شوێنە پیرۆزەکانی ئیسلام چێژی تایبەتی خۆی هەیە پێشانگاکەمان کار ئاسانە بۆ حاجی و عومڕەکارانی بەڕێز بۆ ئەوەی سەفەرەکەیان تایبەتتر و تەنها بیر لە بەجێهێنانی فەریزەکانیان بکەنەوە ئەویش بە دابینکردنی هەموو جۆرە پێداویستیەکانی حەج و عومرە بە نرخی جملە و باشترین جۆرەکانی کە تەسبیح بە هەموو شێوەکان و سیواک و بەرماڵ و هەموو جۆرە بۆنێکی گەورە و بچووک و کڵاو و ئاوی زەمزەم بە چەند شێوازێک لەگەڵ ئەوانەشدا باشترین جۆری قەڵەمی قورئان خوێنمان لا دەست دەکەوێت لای ئێمە هەموو بابەتێک تایبەت بە دیاری بۆ خۆشەویستانت بەردەستە ناونیشان سلێمانی حەوزە وشکەکە بازاڕی مراد تەنیشت دوکانی حاجی عارفی عەتار یاخود گەڕەکی ئازادی جادەی سیەکە نزیک مزگەوتی هەنجیرەکە بۆ زانیاری زیاتر پەیوەندی بەم ژمارە تەلەفۆنانەوە بکەن ناوەندی سانە لە پێداویستی حەج و عومرە کۆمپانیای کاروانی مەدینە کۆمپانیای کاروانی مەدینە گەشتەکانی عومرەی دەست پێ دەکات بۆ هەردوو شاری مەدینەی درەوشاوە و مەککەی پیرۆز بە باشترین خزمەتگوزاری و نرخی گونجاو بە سەرپەرشتی مامۆستا کەمال غەفار و بەڕێبەرایەتی مامۆستایانی ئاینی شارەزا و دڵسۆز کۆمپانیای کاروانی مەدینە بۆ حەج و عومرە ناونیشان سلێمانی شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر نەخۆشخانەی بەخشین بۆ زانیاری زیاتر پەیوەندی بەم ژمارانەوە بکەن خۆمان تێکەڵەکەمان حاضر کردو و پێویست ناکا بیست هاوکێشەی چا تێکەڵکردن تاک بکەیتەوە خۆی لەوە باشتر دەشوە کاتێ وەرشۆنێک لەیبنی خۆش دەرەچێت چای مؤمن تام و بۆن ئایدی ئێمەیە ڕەمەزان لە ڕیکلامە ڕەمەزان لە ڕاستیە مناڵی ناسن درەنگە فریان ناکەویت باش دایگەنی ساڵەسم کوڕم هەسەوابانیە پارشێو ناکەم بەڕۆژێت بەڵێ بەڕۆژم ڕەمەزان وەک ڕکلامەکان بێت یاخود ژیانی ڕاستی با هەوڵدەین زۆرترین تێشوی قیامەتی تیاکۆ بکەینەوە بە جۆرێک چێژی ڕۆحی لێوەرگرین تا 11 مانگی تر بەشمان بکات برنجی مەحموود ڕەمەزانتان لێ پیرۆزەکە ئەو بێرە بەهێزترین موبەریدەی پلاستیک دیزاینێکی نێوتوانەیەکی بێوێنە لە پاڵنانی هەوا فلتەرێکی ئەستوری ئۆرجینەڵ
کەمترین دەنگی هەیە و دەگرمانە ماتۆری ماگنێتی تۆربۆیە و 100 پلەی خێرایی هەیە و بە 2 ئەمپێر کارە بەکار دەکات دەبڵ واتەر پەمپە بۆری و پلاستیکەکەی ڕیسایکلین نییە و بەرگەی پەستانی زۆر و ساردی و گەرمی دەگرێت شاشە و کۆنتڕۆڵی هەیە و دەتوانرێت لە ڕێگەی وایفایەوە کاری پێ بکرێت ئۆبێرا شایەنی ماڵی تۆیە کاشۆ بەرهەمێکی خانەدانە تایبەت بە خوان و چێشتخانە چێژ و جوانی زەیتی کاشۆ مایەی کۆکەرەوەی خێزانە بۆ دوورکەوتنەوە لە زەخت و شەکرا کاشۆ دەوا و دەرمانە هەمیشە مەڕوانە لە هەرزانی کە ئەزانی لەسەر سیحەتت گرانە دەسا هەڵبژێرە زەیتی کاشۆ بەرەکەتی سفرە و خوانە هەرچەند لە یەکتر دوور بین دیسان پێک دەگەینەوە ئێمە بۆ یەکتری پشتین نابێ بیرتان بچێتەوە وەرە عازیز نزیک بینەوە دڵمان بۆ یەک بکەینەوە بە یەکەوە بەهێزترین با دوور نەکەوینەوە گرفتی ئەوەت نەبێت جلەکانت پیس بوون و بۆنیان ناخۆش بێت کاتێک جلشۆری هایسنس بیورجێتت هەیە ئەم جلشۆرە سیستمی هەڵمی تێدایە بە تەواوەتی جلەکانت لە پیسی پاگەکاتەوە و بۆنێکی خۆشیانەداتێ و ناژێڵێت چرج ببن سیستمی ئینڤێرتەری تێدایە و ڕێگرێت لەوەی هەر گرفتێکی کارەبایت بۆ دروست بێت دیزاینێکی جوانی هەیە و کواڵیتێکەشی هێچگار بەرزە لە یەکادا هەم جلەکانت بۆ شووا و هەم بە باشترین شێوە وشکیانەکاتەوە و ناژێڵێت جلەکانت چرچ و لۆچیان ڕوبەرێکی گەورەی هەیە و 10 کیلۆگرام پۆشاک لە خۆت ئەمانە و چەندین تایبەتمەندی تر لەم جۆرە نوێی جلشۆری هایسنسدا بۆ تۆ ئامادەکراوە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام طبعا مەوسە مەحموو ڕۆژێکی زۆر مبارەک و گەورەیە بەڕاستی ڕۆژەکانی ڕەمەزان ئێمە لە دەستمان دەرەچێ بەڵام ئینشاڵڵا ئێمە لێرەوە بە عزیزان و خۆشەویستان و بینەرانمان ئەڵێین لەگەڵ سیرکردنیەم بەرنامە شاتەسبیحاتی خۆتان بکەن سڵاوات بن با ئێمەش خێرەکمان دەستکەی ئینشاڵڵا و دوعای خێرمان بۆ بکەن پێم خۆشە پێشوازی لە دکتۆر ئەلان تەها بکەین کە پسپۆڕی چەندنی ددانەوە پێمان خۆشە لە خزمەت یابین کە لە نەخۆشخانی بەخشین بەکان بڵێ السلام عليكم. عليكم السلام. الله باشا. دكتور نجم. خير باشا. الله باشا. سلامتك. فرم قربان. عفوا. بس. استان خوش. كم خيام فرم. عفوا. فرم دكتور. عفوا. كاتو يوم بخير. زور سپاس. خير بيا اخي. زور سپاس. خير بخير. سلام زور سپاس. زور سپاس بۆ ئامادەبوونتان. زور سپاس. ساق و سلامت بن. سلام علیکم زور سپاس. هەڵبەتە خۆی بۆ خۆی مانگی پیرۆزی ڕەمەزان ماندووبوونێکی تیا هەیە بەڵام جەنابەت ئینشاءڵڵا مەجووری لەسەرەوەی کە هەندێک ڕێنمایە دەی بە بینەران و خۆشەویستانی ئەم بەرنامە هەیە و خوا پاداش دەباتەوە گەر کاک دکتۆر لەو پرسیارەوە دەست پێ بکەم با بڵێن دکتۆرێکی دان چۆن باز لە سوودەکانی بەڕۆژووبوون ئەکا وەک چۆن بەڕۆژووبوون بۆ گەدە بۆ چاو بۆ مێشک بۆ هەموو بابەتەکانی تر باشە چ سوودێکی هەیە بۆ دان سەرەتا بە نای خۆی گەورە بێگومان و کوجەنا بە ئاماژەوە پێدا هیچ بەشێکی جەستەنیە کە بێبەش بێت لە سوودی ڕۆژوو ئێمە توانین بڵین لە مانگی ڕەمەزانە ئێمە دوو جار نانەخۆین لە پاشێ و لە ئێوارانە ئەمە ژواکە چۆنەڵی ئیسراحەتێک با بە مەنتیقەی شەویلگە بەعام چکە تۆ لەو دوو جارە کە نانەخۆی بێگومان دانەکان بەکارێنی شەویلگەت بەکارەهێنی کەمکردنەوەی ژەمێک کە لەوانەشە ژەمەکەی تیژ مەسەلەن ژەمی پاشێوانە شتێکی سووکە خۆشتی زۆر قورس و ئەوە نەخورێ ئەمە خۆی ئیسراحەتێکە بۆ شەویلگە لەگەڵ ئەوەشا تۆ لە پاشێ و هەتاک و ئێوارە کە نان ناخۆی هیچ شتێک ناچێتە ناودەم هیچ جۆرە خواردنێک بەردانەکان ناکەوێت ئەمەش کلۆربوونی دان و خراپبوونی دانەکان تا ڕادێک بێگومان کەمەکاتەوە بە مەرجێک
دوای ئەوەی کە پاشێ و نانی خوارد دانەکانی بە پاشی بەجێ بێڵێ نەکات لەبەر لەم قسەی منەوە بڵێ لەبەرەوەی ژەمێک کەم بووەتەوە و فتوێکی زۆر نان ناخۆمیتر دانیش نەشوە دانەکانم پارێزراوە نە بەس بەرنەکەوتنی خۆراک لەگەڵ دانەکانە لەو ماوە درێژەیە بێگومان کۆمەڵی خۆراکمان هەیە دانەکان خراپەکەن تێکیان کلۆریەکەن لەو ماوەیە ئەبێتەوەی ئەوەی کە و دانانە پارێزراوتر بن وەک لە وەختی تر کە تۆ لە ڕۆژا بەردەوام شتە خۆی مەسەلە نەستەلا خۆی شیرینیە خۆی شتە خۆی لەو فترەیە ئەیگێڕیتەوانێ ئەو ئیسفادەیە بێت بەڵێ کاتور ئەو خواردنانی بڵین ئێواران لەگەڵ پارشێوە ئەخورێت چ جۆرە خواردنێک زیان بەدانەکەێنەی سە بۆ نمونە شیرینیەکانی یاخۆ ساردی یا هەر شتێک یعنی ئێمە پارێزگاری لە چی بکەین چۆن دانمان پارێزین لە ڕەمەزانە بێگومان هەر خۆراکێک بچێتە ناودەمەوە تۆ گەردانە نەشوی بەشی خۆی زەرری بۆ دانەکان هەیە بەڵام هەیە هەندێک هەیە کەمتر هەندێک زیاتر شیرینەکان و خواردنەوە گازیەکان زۆرترین زەرریان هەیە ڕێنماییەوە کەم کە لە بەتایبەتی لە ئێوارانە کە خەڵک شیرینیەکی زۆرەخوا لە باتی شیرینەکە خورما بخۆن ئەوانێ باشتر بێ و خواردنەوە گازیەکانیش هەموو کات لە ڕەمەزان نابێ لە غێری ڕەمەزان نابێ زەرری خۆی بە دانەکانە گەێنێ لەبەرەوە وا باشترە ئەو شتانە کەم کرێتەوە خواردنەکانی کەژی تر وەکو چۆنەڵی بە ئوسوڵ بخورێ مەسەلەن ئەو بۆ نمونە هەندێک خواردنی بۆنمەوە لیمۆ ئەوانە هەموو کاتێک و بە لە ڕەمەزانیشە مەسەلەن بە قەپاڵ نەخورێ پاک بکرێت و چۆنەڵی بە مژ نەخورێ بۆ زر بەڵێ بێگومان ئەو خواردنەوە گازیەکانیش و ئەو لیمۆ و جەماعەتەکەی با بڵێن کە سیترس فروتیان پێوترێ ئەمانە ترشەمادەیەک لە سەردان دروستەکەن دانەکان داخورێنن خواردنەوە گازیەکانیش جگە لە شیرینیەکەیان عینەن زەرەرێن یانێ سەمە خواردنەوەی گازیمان هەیە ئەڵێ شوگەر فریکە شەکریتیان نییە خەڵک لەوانەیە بیخۆڵی تر بۆ دانم کێشەی نییە بەڵام لەو کاتەیە تۆ کە ئەمە ئەی خۆی باڵێن ترشەمادەیەک لە سەردانەکان دروستەکە تەبعاً بە دووبارە بوونەوە ئەمە بە ئێوارەیەک و دوان و مانگێک تەسیرەکەی دەرناکەوێت داخورانی دانەکانمان بۆ دروستەکە ئەگەر هاوڕێیان ڕسمێکمان هەیە داینێن بۆی خەڵک بزانێ داخورانی دان چییە با بڵین لە بەشی پێشەوەی دانەکە وەک ئەوەی لای دکتۆریدان لێی ژیراوێ قەوسیەکی تێکەوێت تەبعاً تەبەقەی میناکەیە بە وردە وردام کەسە بە گەرمی بە ساردی بە هەوای سارد بە شیرینی ئیتر ئازاری بۆ دروستە بێ مەجبور بچێ چارەسەری بۆ لەبەرەوە ئەمە زەرەرەکانێتی جا ئەگەر لە ڕەمەزان نابێ لە غەیری ڕەمەزان بە ئەو ڕسمەی کە جەنابەت باست کرد ئەگەر ئامادە بێ برای دەرهێنەرم خەڵک بزانێت داخورانیدان چییە بە ڕسمەکە ببینن باش دواتر ئامادە بێ ئینشاءڵڵا کاک دکتۆر پێغەمبەری نازدار صلی الله عليه وسلم فەرموویەتی خلوف فم الصائم عند الله أطيب من ريح المسك أو كما قال رسول الله صلى الله عليه وسلم بوني دم بتبي نتبي هر دروست به لكاتك إنسان بالرجوع به ياخذ نخير لكسك وبكسك أجوري لقرجك وبقرجي چیتر أجوري لنا دمك وبنا دم چیتر براي من وشك بونوي دم خوي هربوني دم دروستك أما بدس كسنية بلام لەبەر کەمبوونەوەی لیکی شەوە بەڵێ چکە تۆ بەو ڕۆژەکە تۆ کاتێک کەنانە خۆی با بڵین لیک زیاتر دەرەدرێ تێگەی بەڵام کاتێک کەنان ناخۆی دەم وشکە بێتەوانێ ئەم وشک بوونەوە خۆی بۆ نیدەم دروستەکە بەڵام داوا لە بەیانی موسڵمان خوشکی موسڵمان و کەسانی کە بە ڕۆژوە بن ئەو حەدیسە نەقۆزنەوە بۆ ئەوەی دانەکانیان خزمەت نەکەن پاشێوان نەیشۆن بە پیسی بەجێی بێڵن بۆی لە دوای نیۆڕۆبۆنی بێ بۆی ئەژیان بەڕای من هەرچەند من شەرع نازنی میش لە شەرع نازان بەڵام ئەگەر ئیهمالت کرد ئەو بۆنە لەوانێ نەتگەێنێ بە خێرەکە تۆ پاشێوان کە خەوتی جوان دانەکانت پشۆ بەنی ئەسباب بەڵێ دانەکانت بە پەت پاکەرەوە بینەکەی هیچی ناودەم تا مەهێڵەرەوە بە پاشی بخەوە ئەگەر بەیانیش هەستای یان نیۆڕۆ هەستای بۆنی دەمەتاو تەبعاً دوای ئەوەی دانەشۆی و دوانی کلۆرت نەبێ کلست نەبێ دانی خراپت نەبێ قوڕک ئیلتیهابی نەبێ ئیلتیهابی مەعیدەت نەبێ چکەمانە هەمووی ئەسبابن بۆی تۆ بۆنی دەم دروست بێ ئەگەر تۆ ساغ و سەلامەت بی بۆنی دەمە هەبوو بێگومان بەرەو حەدیسات هەر ئەو فەرمودەی پێ من حەزەکەم ملاحەزەیەکی لەسەر بڵێم لە خزمەت جنابتانە ئەو فەرمودەی ئاماژەیەکی زۆر جوانی تایە ئەوی شەوەیە کە تەشجیعکردنیەوە نییە کە
بۆنی دەم زیاد بکات لە دەمی ئینسانە ئینسان ناپاک و تەمیز بێت تا بۆنی دەمی زیاد بکات مەبەست پێی ئەوەیە کە خوای گەورە ئەو شتە زۆر سلبیانە کە لە توا بەهۆی ڕۆژۆ دروستە بێت تەنانەت بگاتە بۆنی دەمیش خوای گەورە پێی ناخۆش نییە باسە بەس ئەبێ لە حەدیسەکە تێ بگەین وسان سەلوانێ لە برایەک خوشکێک بۆ نمونە بۆنی دەمی پێی بڵێ کاکە بۆی ڕۆژوێت تۆ نازانێت پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرموویەتی ئەوە لە میسی خۆرەمەی ئەجرم دەستکەوێت نا تەسەور ناکەم ئەجر دەستکەوێت لەوەی کە تۆ لە پیس و پۆخەت چۆن خۆت ناشۆی بۆنە دێبراکە و عەزێتەی تێگەی سیرە خۆی بێ نەچیتە مزگە و پیازە خۆی نەچیتە مزگەوت تۆ دانیشت نەشۆی بۆنی دەمت بێ بیشۆ بۆنی هاو ئەجرەکەت دەسەکە ئینشاءالله ئەو ڕسمی کە باسی کرد داخورانی دانەکان بوو بەڵێ ئەگەر ئێستا جەناب ئەوە عفو ئەوەیان شنی دانەکان ئەوە چۆنێتی شنی دانەکان لەسەر شنەکەی چۆن دانمان بشین ئەگەر ڕسمەکە بگەڕێتەوە ئەوەی نازانم ئەگەر ئەگەڕێتەوانێ شنی دانەکان ئەگەر ئاماژەی پێین لەوەی یەکەمان لە ڕسمەکە یەکەما گۆشەیەکی 45 لەسەر نووسرا بوو ئەبێ فڵچەکە ئاواهی بگیرێ بۆ ئەوکو چۆن لە ڕسمەکەی دیارە یعنی بەڕێکی نەگیرێ گۆشەی 45 بێت لە پووکەکەوە بەرەو ڕووی دانەکە بهێندێ بەم ئاڕاستەیە با بڵێن ئاوا دان نەشوەرێ بەم شێوەیە چۆن لە ڕسمەکەی دیارە لە بەشی پێشە و بەشی ناوە سەرڕووی دانەکانیش بە شێوەیەکی بازنەیی سەرڕووی دانەکان بشۆرێ ئەمە طبعا زۆر ئەم مۆزوعە باس کراوە بەس بەڕاستی مهمە چکە سێمش لە خەسخانە لە عیادە خەڵک دێتە لامان هێشتا بەهۆی دانشتنەوە تووشی زەرەر بوو ئەڵێن لە 160 خۆراک و پیسی لە بات فڵچی دانشتن ئێمە 4 ڕوومان هەیە لە سەردان ئەو ڕوانەی دانێک بە دانێکەوە نووساوە فڵچەی ناگاتێ یعنی 6 ڕوومان هەیە لە هەردانێکە 2 ڕووی فڵچەی ناگاتێ ئەبێ پەت بە پەت باشیکەیتەوە چکە 2 دان نووساوە بەیەکەوە فڵچەیە چەند باریش بێ ناچێتە بینەکە ئەبێ چی بکەمە بە پەت بەڵام بەشی سەرەوەی بەشی ناو و بەشی دەرەوەی ئەمانە فڵچە ئیگاتی احتیاطی باوڵێ بۆ هەموو دانە بەکارێت هەموو دانەکان هەم هیچ دانێک نییە پەت نەچێتە بینی ئەو خەڵک دێتە لاmanڵێ پەت ناچێتە بینی دانەکانەوە لای خۆم لە عیادە لە خەسخانە پەتەکە ینی فعلا نەچێ بەس ئەو نازانێ بەکاری بێنێ ئەوە داخورانی دانەکانە ئەوە با بڵێن زۆر ئەسباب هەیە یەکێک لەو سەبەبانە خواردنی زۆری لیمۆ با بڵێن بە قەپ ئەوە سەری لیمۆکە قاشەکەن و ئەیمەژن لیمۆ زۆرتر لەوەی ترشیەکەی زیاتر پرتەقاڵش عینەشتا ئەگەری هەیە خواردنەوە گازەکانیش بۆ فترەیەکی زوین خەڵک لە ڕۆژی یەک پاکەت یەک دەبە ئەفراخوا بیبسیە خۆمەوانێ بەڕاستی خراپەوە ئاوا لە دانەکان دەکان جا ئەو حاڵەتەوە هەر نەخۆشێ بێ ئیتر ناتوانێت ساردی گەرمی شیرینی هیچ شتێک ناتوانێت بخوا بێت چارەسەریکە بۆی نەگەیتە ئەوە لەبەرەوە بێت خۆت لەوانە پارێزی و یەک تێبێنیکە لەسەر ئەو ڕسمە باسی دانشتمان کرد باسی ئەوەشمان کرد لە دوای نان خواردن مباشەرەتەن هەموو کاتێ ئەگەردان بشۆی احتیمالە تووشی ئەو حاڵەتە بی چکە ئێمە کاتێک کە خواردنە خۆین وتم وەکو وتم ئەو ترشە مادانە سەردانەکە نەرمەکاتەوانێ باشە ئەگەر بێ فڵچەکەی پیا بێنی دوای هەر بەردەوام بی بۆ نمونە ئەوە بە تایبەتی بۆ ڕەمەزان پاشێوان نیو سەعات پێشەوەی بانگ بە باشتر دانت بشووی نەک مەسەلەن پێش دقەیەک پێش بانگ خواردن بخۆیت و یەک دەستکەی بە دانشتن بۆ بڵاشوو کەتۆریانی حتا ئەو خوانانە عزێتی بڵاشوش نادات جار هەیە تۆ خواردنێکی گەرمە خۆیت لە ڕەمەزانە هەستەکەیت مەڵاشتە سووتێت هەستەکەیت پووکتە سووتێت هەتا ئەو جاروە هەیە بۆنی دەم دروستەکە نەوع لە عزێدان و ئەگەر بیسووتێنێ ئەبێتە برین کە بوو بە برین ئەکیید بۆن دروستەکات کە هەموو برینێک بەشی خۆی باڵێن بۆنی هەیە بێگومانەویش خواردنەکان سار بکرێتەوە هەر لە ڕووی شەرعیشە و لە ڕووی سەحیشەوە بخورێ وا باشترێکە زۆر دەیەکە بین بە فطریات لە ناو دەبێت سەبەت ڕەمەزانەکە ڕۆژ بێت دەمی زیاتر وشکە بێت لێوی وشکە بێتەوە نوع لە فتراتە و فتراتە سپێکی بۆ دروستە بێت چارەسەری و فتراتە چییە چۆن چارەسەری بکات نە سەبەبەکەی بە تەواوەتی زانراوە نە چارەسەریی بنەبڕیشمان هەیە تەنها لە کاتی توشبوونا مەڵحەمێکەیە مەڵحەوێکی ستیرۆیدیە ئەیکاتە سەری لەسەر بینەکە بۆی نەکزێتەوانێ چاکبوونەوەکەشی سەریعەکە ئەیجنا هیچ ئەو خوانە ئیسپادی وڵی بەشی خۆی ئیسیفادەی هەیە بەڵام چاچی ناکات تەنها چاکبوونەوەکەی تۆزێ سەریعترەکە شتێکیشمان نییە من شتێک بم بە تۆ بۆی توش نەبی چکە ئەسباب زۆرە سەبەبەکان ناتوانانی مەسە بڵێن فلان شتمەکە ئەوە نابێت شێک لەوانەوە خواردنە گەرمە چێ بە پووکەشانە هەمووی دروستەکە تۆ گاز لە زمان تەگری بری ئەبێ بە برین دوای ئەبێ بۆ جۆرە باڵێ بۆینە بەڵامی تر جای واشە هیچ شتێک نییە خەڵەکەی هەر خۆی ئەڵێ مانگی دە 12 یەکم لێ یعنی ئەبێ ئەنواع فوساتی بۆ بنێری جاوی کەمی ڤیتامینە
گۆڕانی هۆرمۆنە ئاتی حامیلە مەسەن لە کاتی عادی مانگانەیە لە قەلەقیە لە کاتی عادەوەستانە بەڵێ ئیتر زۆر ئەسباب هەیە ناتوانانی بڵێ بیزەبت ئەوەیە بۆی نەیهێڵی چارەسەری بنەبڕی نییە. چیلکەیدان زەرری زۆرە بۆدان زۆر هیچ پێویست نییە وەکو چیلکەی گوێشکەوەیە هیچ پێویست نییە یعنی با بڵێن ئەو چیلکێتۆ کە ببینی ئەودان دقیق خواردنێتە دەرەوە داوەزێن ینی ئەو بینە بچووکەی تۆ سەرەتا چیلکێکی پیاکەی دوای ساڵێکی کە بینەکە گەورە بۆ ئیتر بۆت حەل نابێ ینی تۆزێک خواردن دوای زۆر زیاتری تیاکۆ بێت تەنها بەکارهێنانی پەت چیلکە بە هیچ شێوەیەک جا پلاستیک بێ بەشەی پلاستیکی بێ یا بەشەی چیلکە بێ هیچی عملی نییە چکە بینی دانەکانی ئەمە سێگۆشەیە لەسەرەوە کەپسە لە خوارەوە ئاوایە شکڵەکەی باشە تۆ چیلکێکی خڕەکەی بۆ بینە وردە و پوکە داوەزێنێ بینەکە گەورە بێ بە مروری زەمن گوێز زەرری زۆرە بۆ دان ئەگەر دوای ئەوەی کە خواردت نەیشۆی گوێز علم دەری خستووە ئەو شتە چکە یەک دوو جار لە دکتۆرە بە ڕێزەکان بیستومە کە گوێز مێنێتەوە بە دەمودانەوە زۆر خراپە لە بەرامبەرە سێ و لە کۆتاییە سێ و بەدیلی شۆردنی دانا هیچ شتێک بەدیلی شۆردنی دان نییە بۆ گوێزەکە من هیچ معلوماتیشی زانستیم لەسەری نیە ڕاستەکەی لێرە هەرچێک بڵم لەوانەیە هەڵە دەرچێ بەڵام هیچ شتێک بەدیلی شۆردنی دان نییە بە سیواکیشەوە سیواک زۆر باشە بۆ ئیلتیهابی پوک بۆ کەمکردنەوەی کلۆری بۆ کەمکردنەوەی مادێک بەپی بەحث ئەخیر بە حەزەوە پێشەوەی بێمە ئێرە شتم لەسەر خوێنەوە ساڵی 2021 کراوە ئەڵێ مادێک هەیە پلاگ لەسەر دانەکان دروسە بێ کلۆری و کلس دروسەکە ئەڵێ ئەمە کەمەکاتەوە بەڵام مانای وانە تۆ سیواکەکەی دان ناشۆی سیواک بە ڕێگەی ڕاستی خۆی بە پاک و تەمیزی بە عینەن طریقەی شۆردنی فڵچەکە بێ سیواکەکە بەکاربێنێت ئێجینا بەم جۆرەی کە منەی بینم خەڵک بەکاری ڕاستی زەر زۆرترە لە قاز ڕۆژ شۆرێ باشە لەنیکەنی یەک جار بێ بشۆرێ ئەوە عفل ئیمانە هیچ مەجاریتیانێ نابێ 24 ساعت بەسەر تا بڕوە جارێک دانت نەشت بێ بە تایبەتی پێشخەوتن باشە طبعا دوو جاریش ئیتر ئەوە با بڵێن شەوان پێشخەوتن بەیانیان پێش ناخواردن چکەوتم دوای نان خواردن باشەرەتە نابێدان بشۆرێ کە هەستای لە خەو حەزەکەی مەسەلەن دانت شوی دان بشۆ ئەنجانان بخۆ طبعا ژێ مەسافێکی بین بێت پێش ناخواردن بەڵێ چکە بۆ تامی ئەو معجونە لەگەڵ خواردنە تێکەڵ بێ عادەتەن هەم ناخۆشە هەم زەرەری هەیە لەبەرەوە مەسافەیەک پێش ناخواردن دانەکە بشۆرێ باشتر ئەگەر نەتشت ناخواردن نەبێ نیو عادلانی کەم پسپۆرن لە چاندنی دانەکەکتۆر لە نەخۆشخانەی بەخشین چاندنی دان هەرچەند زۆر تایبەت نییە بە ڕەمەزان بەڵام پێمە خۆش بۆ گە تیشکێ بخەیتە سەر ینی هەیە حەزیلینیاڵێ درێژخایەنە یاخۆ تووشی سەر ئاوسان مەکایە بێت تااقەت مەکایە ئێسکەکەی زعیفە ئەوانی کە دانەچێنن ئەبێ چۆن بنیانی ماسەفاتی و کەسانە چی بێ ئەو کەسانەمە هیچ ماسەفاتێک لە تەمەن و با بڵێن هەندێک نەخۆشی هەیە لەوانەیە مەسەلەن نەوعێتی ئیشکردنەکە بگۆڕێ شەکرێ و زەختە و نەخۆشی دڵەوە ئەمانە بەڵام وەکو تەمەن وەکو ماسەفاتی هیچمان نییە تەنها پێویستمان بە ئێسکێکی باشە بۆی زەرعەکەی تیادا بنین چۆن ئەم دانی خۆمان لە ناو ئێسکەکەی سابت بووە پێویستمان بە مەسافەیەک ئێسکە بۆی بتوانین قیاسێکی زەرعی بۆ دابنین هەموو ئۆقسانی کاژڵێ نەبێتە هۆی سەرەتان و سەر ئاوسان و چی و ئەم ناوعشتانە هیچ ئەوانەی نییە طبعا مزعفاتی خۆی هەیە لەوانەیە ئیلتیهاب بکە لەوانەیە شل بێتەوە لەوانەیە بکەوێت لەوانەیە کێشەی پوکەکەی بۆ دروست بێ بەڵام ئەمانە هەروەکو چۆن لە دانا هەیە لە زەرعیشا دروست بێ نا هیچ شتێکی تری غێری ئەوە دروست ناکە سەبارەت بەوەی ئێستا خەڵکێکی زۆر خەریکە و سەرقاڵە پێوەی هۆڵۆت سمایل کە ئێستا گەنجان و هەموو چینەکان هەر خەریکن بەگشتی ئەمە هۆکاری زیادبوونی لە چیە ئەبینی تەمبەڵی خەڵک خۆیەتی کە خزمەتی دانا ئەسلەکەی خۆی ناکە یان شێوازی جوانی کە جوانیەک ئەبەخشێ ئەم هۆڵێت سمایلە وای لێ کردوکە تەنها چاولێکەری تەنها چاولێکەری تۆی کێ میژەڵم تۆ بۆ کردوتە منی ژەیکەم ئەو ژەیکە چاولێکەری جینا حاڵەتەکان بێنی چەند ئەو ڕێژەی کەڵم لەوانێ ڕێژەیەکی زۆر دقیق و علمی نەبێ بەس بخوا لەوانێ 105 پێویست نەبێت چکە زۆر حاڵە چۆن مەسەلەن لە بۆتۆکس و فیلەرە هەندێک حاڵەتی زۆر تایبەت لەوانەیە هەبێ ئیشی برایانی مەسەلەن ئەوی ژوایە بۆ نمونە هەندێک کەس هەیە پێویستی پێێتی بەڵام با بڵێن ئەگەر کەسێک تەمەڵ بێدانەکانی خۆی نەشووە باشە هۆڵی سمایلکە دوای 2 ساڵی کە هۆڵی سمایلەکەش لە دەزەیە دانەکانی خۆشی لە دەزە چکە خزمەتی زیاترێ شتی سەناعی خزمەتی زیاترێ بێ لە شتی ئەسڵی خۆت قەتی عەسەب کاک دکتۆر ئەبێتە هۆکاری ڕەشبوونەوەی دان بەڵێ دوای فترەیەک خاستن لە دانەکانی پێشەوەیە لە هەندێک حاڵەتە تۆزێ دانەکە بۆرە بێ تێگەی بەزمە مانای وانییە کەسەکە دەمار بڕینەکە نەکە قەت عەسەبەکە نەکا بۆی ڕەش نەبێت چکە دەما بڕینەکە نەکە بێت دانەکەی بکێشێ
ڕژبوونەوەکە دوو جۆر حەلمان هەیە حەلێکیان با بڵێن پێوتێ ئینتەرنەڵ بلیچین سپیکردنەوەی ناوەکی لە بەشی ناوەی دانەکە مادەیەکی بۆ داندێ و بە پرۆسەیەکە ڕوا مەسەن چەند جاری وای چەند ڕۆژێک یان هەیەک دوو تا دوو هەفتەی پێچێ دانەکە ڕەنگەکەیە گەڕێتەوانێ باشە جۆرێکی ترەگەر بۆ جۆرە نەگەڕایەوە بێ چیفی بۆ بکات چیفێکی بۆ بکە بۆ ڕەنگەکەی ئەگەر یەک تیشکی کەم بخیتە سەر ئەو خواردنانی بڵین بە پارشێ و ئێوارانە بە تایبەتی سەر شیر ئایا چ شتێک بۆ دان باشە بۆ مناڵ بۆ گەورە ینی شیر خواردن مۆز خواردن چ شتێک بۆ کالیسیۆمی دانیاختە و مادانی ناودان باشە بۆ قووەتی دان کە دروست بوو هاتە دەرەوە لە تەمەنی ئێمە هەتا لە تەمەنی 15 ساڵی و ئیتر با بڵێنی تر کە دانەکان کاملە بن تەنها فلۆرایدمان هەیە کە دان بە قووەتکە تێگەی چکە هیچ پێکاتێکی تر کە ئەچێتە جسمی ئینسانەوە ناچێتەوە بۆ پێکاتی دانەکەن خاستان بەشی دەرەوەی بەشەکەی دەرەوەی کە مینای دانەکەی بەشی سەرەوەی دانەکە ئەوەی کە ئیشی تەواو بووە ئیشی تەواو بووە کە هاتە دەرەوە ئیشی تەواو بووە بەشی سەرەوەی بەشی ژێرەوەی دێنتنمان هەیە لە ناوە تەبەقەی دووەم ئەمەیان لە ناوەچێ و دروستە بێتەوە بەس تەبەقەی یەکەم باشە دروست نابێتەوە کاتە هیچ شتێک ناچێتە پێکاتێکە تەنها فلۆرایدیش لە معجوونەکانە هەیە بەڵام بۆ ئەوەی بۆ هەندێک حاڵەت بۆ نمونە ئێستا پەنیرێکێکە لەوانەی ترشەڵۆکی ناودەم کەمەکاتەوە باشە هەتا قسەیەکەیە بۆ نمونە ئەڵێ ئەگەر شوێک مەجالە نەبوو یان لە شوێنێک بووین نەوتوانی دان شوێ فڵچەت پێ نەبوو پەنیرێ بجوو بخەوە باشە بۆ نمونە تەڵعەن سەوزەواتەکان کاهوو ئەم نەوە عەشتانە ناودەم پاکەنەوە میوەهاتەکان بە عەمری شاڵیان زۆرە جوینیان زۆرەوێ ئەمانە باشن بەس هیچیان بەدیلی شتن نین ینی تەڵعەن شیر باشە بۆ مناڵ تەڵعەن مناڵەکە کە لەسکی دایکیایە تۆ ئەبێ خەمی ئەوەت بێ کە ئەم مناڵەدانی باش دەچێت دایکەکە خواردنی باش بخوا شیرەمەنی زۆر خوا کە بوو لە دایک شیری دایکی بخوا دواییش کە شیری دایک نەما شیری تر بخوا بۆی پێکاتی دانەکەی بەقوت بێ ئاشکار دکتۆر عملیاتێکی پێوترێ عملیاتی پوک دێتە خوارەوە دوایی لە ناو مەڵاژووەوە بەشێکی بۆرە گیرێ عملیاتی تێکرێ ئەمە چۆنیە ئەم پرۆسەیە ئەمە داوازینی ئەوەی کە پێشتر باسم کردم معناتی ئەوم هەیە چیرکێک بەکاربێنی پوک و ئێسکەکە داوازێ لەو حاڵەتی کە پوکەکە داوازیوە ئێسکەکەش داوازیەوە وا بڵێن ئەڵێن دانەکە درێژ بووە باشە دانەکە درێژ نەبووە پوکەکەی داوازیوە ئێسکەکەی کەمی کردووە لەو حاڵەتەیە تۆ دوو ڕێگەمانەیەکیشانەوەی کە جەنابەت باسکرد پارچێک لە پوت لە مەڵاشی خۆی وەرەگری لەوێ دەیانیتەوە ئەو پسپۆرانی با بڵێن نەخۆشەکانی پوگەیکەن ئیشی ئەوانە بۆی ئەو بەشە پوکە لە دەستچووە بێتەوانێ هەندێک جاریش لە بری ئەوە با بڵێن بە شێوی سەناعی هەمانە لە بری ئەوەی کە لە مەڵاشی خۆت وەریگری باشە بە سەناعی دروست کراوە چۆنەڵی چۆن ئێمە ئێسکی ئەکرێ ئێسک لە خۆت وەرگری لە شوێنیشکەدانی ئەکرێ ئێسکیشی دەستکردی بۆ بێنی بۆیدا ئەوش عینەن شت ئەی هێنوو لەسەر پوکەکە با بڵێن تەرهیماتی بۆ کەن و ئەی دوورنەوانێ بەشێک لەو پوکە لە دەستچووە ئەهێنێتەوە شوێنی خۆی تاوان ئەوش حەدی خۆی هێن دجارەگەر زۆر بێ بە چەند عملیاتێک ئێنجایەتەوە شوێنی خۆی دجاگەر کەم بێ بە جارێک شتە ئیشەکە ناجی حەبێت و لەو حاڵەتی داخورانە نەجاتیە بێت زۆر باشە بەڵێ کاتورگیان ئێمە تاوان دان زۆر گرنگە لە ژیانی ئینسانە بەڵام ڕۆشنبیریمان زۆر کەمە دەربارەی دان هەتا زۆر سەقافی سەحی لە بواری دانە ڕەنگە لە مەجاڵەکانی تریشە باشتر بێ بەس کەمتر گرنگی پێدەین وەکو مامۆستا مەحموود باسی کرد ئێمە زۆر جوانکاری دان یا ئەو مەجای تەجمیلەی کە خەڵک بەکاری هێنێت زیانی پێگەینێ بەڵام ئەسڵی مەسەلەکە کە خزمەتکردنی دانەکەی نایکات پێشنیاری جەنابتان ینی ڕێنمایی جەنابتان بۆ ئەوەی کە زۆر گرنگی بەدان بین چکە ئەو نەخۆشیانی لەدانەوە دروستە بێ ئەگەر کلۆر بێ ئەگەر زیانی پێ بکە ئەو خواردنانی کە ئەی خواگەر باش نەیجوێت چ زیانێکی لێ دەرەنجامە بێت پاراستنی ددان بۆ جوابی پرسیارەکە و لەو دقەی مناڵێک لە 6 مانگی دانیەتە دەرەوە پاراستنی دانەکانی دەست پێەکە ڕێنمایی بۆ دایکان و بۆ باوکان لەو کاتەوە تۆ بێ بە لۆکەیەکی تەردانی ئەو مناڵە بسڕی هەتاکو وردەوردە هەموو دانەکانیەتە دەرەوە دوای ئەوە تەڵعەن شتن هیچ شتێک بەدیلی شتن نییە وەکو باسمان کرد شتنی دان زۆر زەڕورە دانەکان پشۆن لانی کەم جارێک ئەگەر بۆتان کرا دووجار پەتیدان بەکاربێنن خواردنەوەی مەسەلەن شیرینیەکان بۆ نمونە باڵین لەگەڵ ژەمەکەیە بخورێ لەوانەیە کەمتر زەرری هەبێ وەک لەوەی بکێتە بینی ژەمەکانە تۆ بەیانی نانەخۆی سەعاتە شیرینیەگە خۆی 12 نانەخۆی سەعات 3 پسکیتێگە خۆی سەعات 5 نەستەلێگە خۆی اینجا ئێوارە نانەخۆی هەموو ئەم بینانە زەرەرەیە خواردت بە مەسەلەن بۆ منە دوای ئەوە دەمشتنی لەگەڵا بێ خواردنەوە گازەکان بەڕاستی جگە لە زەرەر بۆ هەموو جیسم هیچ ئیسیفادەیەشی تری نییە ئەی خۆی
با بڵین درەنگ کە خواردت بۆ نمونە ناودەمت ئاوێکی پیاکە دوایی وەکوتمانی و سەعادە گەفتوانی دانەکانت بشۆی بۆی ئەو ترشەڵۆکە لەسەر دانەکان نەمێنێتەوە بەڕاستی ئەمانە زۆر گرنگە خواردنی تەندروست چۆن بۆ هەموو جسمی سفادەی هەیە بۆ دانەکانیش ضرورە شتنی دانەکان بەکارهێنانی پەت زیاتر خزمەتکردنی بۆی دانچکە بەڕاستی دانێکی خۆت 100 زەرع بۆ تۆ ئەهێنێ کە خەڵک لێ زەرعەکەم وەکو تۆ وتە خەڵک ئیتیمامۆنی بە جوانکارێکەیە بە لایەنە پاکوتەمیزیەکە نایە خەڵکێ 6 دانی ماوە ئەڵێ هۆڵوسماڵی بۆ کەم دانەکانی دواوی نەماوە تۆ ناتوانانی نان خۆ جارێ دانەکانت ڕێک خەرەوە دانەکانت پڕکەرەوە ئەنجاوەرە جوانکاری بکە جوانکاری ئەخیر شتە ینی لە ئەساسیات نییە کاتوریان ئەگەر باسێکی هینیش بکەیت جەنابەدانی دان بڵین کلۆربوونی ئەم کلۆربوونە ئەبێ پڕ بکرێتەوە پڕکردنەوەی دان ینی چەند ضرورە کەسێک خەمی بخوات زۆر ضرورە کەسێک کە سەرەتا دانی کلۆرەوێک خەڵکەیە مەسەلەن دێ دەڵێ جارێ نایەشێ نایکەم کە کەوتە ئازاری عنی کار لە کارترازاوە لەبەرەوە پڕکردنەوەی دان ئەو کلۆری ئەوەستێنێ لە شوێنی خۆیان نایڵێ زیاتر بڕوە لەبەرەوە 6 مانگ جارێ با پزیشکی ددام بتامینە جار لە خەستەخانەیە لە کلینیکە لە هەر شوێنێکی سەبوون من لە نەخۆشخانەی بەخشین 2000 وەرە گیرێ بۆ ئەوەی نەخۆشێک پشکنینی هەموو دانەکانی بۆ بکرێ 6 مانگ جارێ وازام هەموو کەسێ ئەتوانێت 2000 بە بێتە نەخۆشخانەی بەخشین لەوێ پشکنینیشی دانەکانی بۆ بکرێ ئەگەر هیچی نەبوو خێر عەلە خێر ئەگەر هەی بوو سەرەتا زوو فریایکەوێ تا درەنگتر کەوی پارەی زۆرتری ئەوێ کاتی زۆرتری ئەوێ هاتوچۆی زیاتری ئەوێ دوای دانەکەشت کەمتر بەشە کاتوگیان ئەگەر چەند دان نەشۆردن زیانی هەیە و ئەزانم زۆر شۆردنیشی هەنی سە بۆ نمونە هیوا هەیە ڕۆژی 4-5 جار دانی بشوە بە فڵچە ئەوزەم ئەوش هەر زەرری هەیە ئەگەر بە شێوەیەکی زانستی بێ زەرەر نایە بەڵام ئەگەر یەک جاریش بە نازانستیانە بیشوی فڵچەکە لە پووکە و بەرەودانەکەت نەهێنی فڵچەی زۆر ڕق بەکاربێنی زۆر زەختی لێ بکەی ئەمانە هەمووی زەرەر لە دانەیە بەڵام ئێمە نوعی معجونیش فەرقەکات نوعیەتی معجونیش فەرقەکە بەس معنای وانە ئەم معجونەیان ئیتر دانەکەت ئەپارێزێ ئەمەیان هیچی لێ ناکە من زۆر جارەڵێ فڵچەکە ئەساسیە چکە دانشتن عملیەیەشی ئەوەندەی کە میکانیکیە ئەوەندە کیمیایی نییە ینی ئەوەندەی فڵچە و بەکارهێنانەکە ضرورە معجونەکە بۆ زۆر حاڵەتەمانە معجون ئەبێ ئەو نوع ئەوە بێ ئەویان ئەوە بێ بەڵام بەکارهێنانی فڵچەکە و شنە میکانیکیەکە گرنگترە وەک لە معجونەکە حەزەتی سەلامەتی بۆ جەنابی بشتو بینەرانی بەڕێز ژێخوازین انشاءالله دەستان خۆش بێخوا سپاس کاک دکتۆر بەڵێ بینەرانی بەڕێز و خۆشەویست لە ماوەی ڕابردوودا لە خزمەتی کاک دکتۆر باسی سوودەکانی بەڕۆژ و بوونمان کرد بۆ دانەکان چۆن بۆ باقی جەستە سوودی هەیە هەروەها بۆ دانیش بە هەمان شێوە کاک دکتۆر باسی لە سوودەکانی کرد بیرتان نەچێ ئینشاءالله تەواوی ئەم قسانە هەتا قسەکانی جەنابی دکتۆر محەممەد پێنجوێنیش لە سۆشیال میدیاوە لە دیجیتال میدیای پەیامەوە توانن دواتر گوێی لێ بگرنەوە بۆ زیاتر سوودوەرگرتن لە وتە بە نرخەکانیان ئێستا ئەچین بۆ لای شێفەکان و دیار بابزانین ئیتر کاتەکە نزیک بووەوە ئەوان زیاتر خۆشەویستە بن زۆر باشە حافزی لە کاکتۆرەکەین کاتو یا کاتی تۆمە زۆر گرت زۆر دەستان خۆش بێخوا فەرموو کاکە جەنابەت تەشریف بەرە گفتوگویەکیان لەگەڵ بکە خاقەوەتان بە کاک دیارە شتی باشتان حازر کرد خەریکی ئەو بەرنامەیە بوون لەگەڵ دکتۆرە دەشتان ساغ بێ ئەمە چی بۆ ئەمە مەخلەمێکی کوردستانی تورکیە باڵە باڵە ئەمە هێلکەکە بوو کە بە خوێ پاکە کردبووە بەخێ هەردووکی بەردووکی باڵە 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 ئەوە تەماتەی بچووکی زۆر جوانەوە و هەموو دیکۆرە هەمە ئەمە مەقلەمە ئەوانە باڵە باڵە بە قیمە و بە هێرکە و بە گێزەر و بە پیاز و هەبرانەی وێنەگر پیشانی بن ئەمە هی کوردستانی تورکایە باڵێ باڵە باڵە کوردەکانی خۆمان لەوێ بۆ شێوازە دروستیەکەم ینی تورکی نییە خواردنە تورکیش بەکارێنێ بەڵام زۆرنی خواردنەکانی کوردستانی باکوور سە تورک بەکارێنێ خۆی هی تورکیا هی کووردە لە ئەسڵما لە ئەسڵین کووردە هی کووردە کووردە بەڵام تورک زۆر بەکارێنێ زۆر بەکارێنێ زیاتر بۆ نانی ئێوارانیا بۆ بەیانیان شەمە بەکارێت بەیانیان ئەمە زۆر ئەخورێ بەیانیان ئەخورێت بەڵامە
تامێکی تایبەتی خۆی هەیە. بەڵێ چۆن حازرت کرد کاک دیارەگەر سەرەتا پیازەکەمان بۆ سوور کردەوە لەگەڵ گێزارەکەیە دواتە قاچک کەم زۆر نا ئەو جا قیمەکەمان کرد بەسەریا تێکمان نیاوە هیچی تۆزێ خوێەکەی بەسەریا ئەوش هەتێکی ناییت قیمەکەی جوان بۆ ڕاخیت و هێلکانە دانی دوای تەماتە وردەکان دانی تەماتەکەر بۆ جوانیە بۆ تامیشە بۆ تامیشە ئاسا پیشاوە لەگەڵێ دوای ئەوەی کە تێک نایەدرێت داپۆشێت کە داپۆشرا بۆی جوان بە هەڵمەکی خۆی بپیشێ من ئاگریم زۆر دانانە کزم کرد بۆی دواتر معدەن و زیان کەروزەکەی بەسەریا هاکەوێتە سەر ڕقبەتی خۆت کاک دیار ئەو زۆر جار ئەم نەوع خواردنانە ئێمە بیسینانی ئەڵێ شێفەکە ئەڵێ زیاتر بە پیشاندن ئەو خواردنەیە حتا خواردنە تورکیەکانی سە بۆ نمونە لە تەنورێکە گۆشتە حیوانێکی کاملی تێکن و قوڕیێن و سواغێن ئەو پیشاندنە چ تەسیرێکی ینی خۆش بەهێبڕاحەت ئەیپیشێنێ ینی ئەوەرێ بەدەستەوە تام بۆنێکی تایبەتی خۆی هەیە وەسای من برسیمانە بۆی نایە ڕزواسیکە تۆ خۆ زۆرە برسیەوە ئەمە شێفجار زۆر زۆری برسیمان جناب چی حازم کردەمە ئەمە لە هانەیە لە هانەیە بریتێ لە ژێزەر و لە هانە بەڵێ لە هانەی پێڵە من قەبیلات ئەمە بریتێ لە ژێزەر و کەلەرمی سپی زائدەن کشمیش لەگەڵ مانوسە بەس نیسبەتی شکەم مانوسمان بەکارێنەوە بۆیە هینی نەبێت چاور نەبێت بەڵێ ئەمەی تریشان ئەوەی تریشان ئەمە وتمان فرانسیسکۆی ئەمە زەناوی فرانسیسکۆکەی دەستا خۆش بێ خۆی حازر ئەوە ینی ئێستا حازرە بۆ فرن هەموویەتی لە ئەوڵ تا آخر ئەوڵ تا آخر باسی شێم کتێبەش بۆ بکەی مامەسەڵێم ئەمی بڵم شێخوایە وڵایتر خزمەتە مامۆستا محەممەد ڕەحیم سپاسمان سپاس تایبەتیمانێ بۆی بەڕێزی ئەم کتێبەی بە من بەخشی و من ئێستا چەندجار چاپێکم کردو و بۆ ڕێستۆرانتەکان بۆ چێشخانەکان ئەیبەخشێنینەوە چونەتی ئەتەکێتی شاگردی مەطعام کاپتنی مەطعام ئەیتر ئەو کەسانی کارمەندەکانی ناو چێشخانە ڕێستۆرانتەکان کاتیەکان چۆن بتوانین هەڵسوکە لەگەڵ مشتارێکی بەرامبەر بکەیت گەشتیارەکە بکاتەوە بۆوەیە ئەخلاقی میهەنی ئەتوانین بڵێن باشەکە لەوەی کە فێری ئەخلاق و تەکیەتەکە فێری ڕەوشتێکی جوانتەکەکە تۆ بتوانی بەکاری بێنی بەڕاستی ڕێستۆرانتەکانە بەڵێ ئەمە زیاتر باسی خواردنەکان ناکە باسی شێوازی ئەتەکێتی خزمەتکردنی میوانەکات یاخود ئەو کەسانی کە بڵێ چۆن دڵی ڕاگری یانسا تۆی بڵێم ڕێستۆرانتەکە من چۆن دڵی ڕاگرم بەڵام دڵڕاگرتن زۆر مهمە زۆر ئەساسە شێوازی بەخێرهێنان لەسەرەوە من ڕۆژێکیان مشتری هاتوو بۆ ناخواردن داوی پیازی کردبوو پیازی لێ نەبوو زۆر تووڕە بوو زۆر تووڕە بوو دای پیازەکە من ڕۆژم ئەو ڕۆژە شلەی قیمەم لێ نابوو گرانە خشلەی قیمە من شدم بەڕێجیان ئەمریکا چیت پێویستی وڵام من پیازمەوە کاکە پیازی لێ نیە وتم پیازە بۆ یان شلەی قیمەم بوو تۆ چییە ئەمە لە قیمە گرانتر بە قیمەترە یعنی دڵێم ڕاگرت هەستام لەڵێ باسکتی وڵی تۆڕە نەبووم بەڵام داوام کردووە بە شێوازێکی ناشرین جوابی ئەمەوە ئەجا ئەمە کێکەلەوانی کە فێرەوەتەکە بتوانێت چۆن جوابی و کەسایی ئەمە لای ئێمە دەستەکەی شەڵای بەخشمە بۆ چەند کەسێک لە شریعەتی ئیسلامە یەک بابی تەواو گەورە باسی شێوازی دانیشتن بۆ خواردن شێوازی میوانداری یعنی ئەو ئەتەکێتانی کە ئێمە سەر ئێرا لەم کتێبە باسیێکە تەڵان لە سنەتی پێغەمبەر سەڵەم بە دوور و درێژی باس کراوە کە تۆ دەست نابی بۆ خواردنێ بڵین کە دووری تۆ بێ لە بەردەم خۆتۆ بخۆ بسم الله بکە لە بەردەم خۆتۆ بە هێواشی دەستکە بە خواردنانی مناڵێک چۆن پەروەردە ئەبێ لەوەی کە فێری نان خواردن فێری ئوسوڵی میوانداری فێری سەلامکردن فێری دانیشتن لەسەر سفرە تا تۆ ئێستا بۆ نمونە ئێماگەر لە عەرزە دابنیشین سەوجیایە کە لەسەر کورسیەکان دانیشین و بڵین لە ڕێستۆرانتێکا لە شوێنێکا کە خوارد نەخۆین بەڵام ئەگەر لە ماڵە دانیشتین لە ماڵە بۆ ئەوەی جێگە زۆر نەگرێ ئەفەرمێ قاچێک کە بەرزەکەیتەوە قاچێک تەخەیتە ژێر خۆ بۆی کەمترین مەسافە داگیر بکەیت و بە ئەدەبێکی زۆر جوانەوە دەستیش درێژترە بێ لەو کاتا چکووا کە تۆ پاڵی یایەوە تاڵمەند دەستێچێتە دۆ جوانتر ئەتوانی دەستبەری بۆ خواردنەکان بێ ئەوەی خۆت ینی لارو لەنجە زۆر باخۆت لەبەرەوە کاک نەریمانی جەنابەت چیترێ ماوە بۆمان باسی بکەیت وەڵام من ڕێزمێ تا هیچ ترم نەما خواردنەکان کە پێشکەشێکین و فرانسیسکۆکەی پێشتر باستم کرد چۆن ئیشەڵا ئەمەش سوبەکەی هەر وڵا باسی ئەوان نەبوو سوبەکەوە بە زعفران و بە شعریە و قاچک و گێزەر و پیاز و
زعفرانشی زۆر تێکراوە لەبەرەوەی من دەرمان زۆر بەکارنانێ. زعفران بۆچی ئەوە بەکارێنن کاک؟ زعفران لە جاتی هەندێک دەرمانی مادی کیمیاوی هەیە بەکارێنێ تێکەڵ بە خواردنەکە ڕەنگە گۆڕێ وەکو چۆرزە شەربەتی مۆزبایە بۆ بە ڕەنگی کاشی تێکرێت ئێمەوانە بەکارنایێنین. زعفران شتێکی باشە بە سوودە لەگەڵ ئەو زەیتی کاشۆیە هەر زۆر باشە. ڕۆنی کوردیشم تێکردێگەڵە زۆر خۆشە. هەڵەتی بیشکێنی لێکەوە. تازە زۆری نەوە ماوەسە محموود پرسیارێک هەبێت لە شێفەکان. بۆ خواستەکەم سەلامەت ماندوو نەبن هەربێەوەی بن ئینشاءالله. ئینشاءالله تۆ خۆ حازر کردەوە بۆ ئینشاءالله ئیفطار. طبعا من بۆیە هەر نەژهاتم ئەم جارە ناکرێ ینی ئامادە بوو سامانە بە دیلیڤەریە ڕەنام بەسی تۆ نامێت. دەستان خۆش بێ کاک محمودیان ئێمە ئەچینەوە ناو بەرنامەکەمان خزمەت بینەرانی خۆشەویست بین و بەڵام ئەزانم کاتیەوە کە ناوبڕە وەربگرین. بینەرانی بەڕێز سیگەوهەر بەرنمەیەکە لە ڕۆژانی مانگی پیرۆزی ڕەمەزان دێتە خزمەتان. طبعاً پرۆدیۆسەر و ئامادەکاری ئەم بەرنمەیە کاک دانەرە پێشکەشکاری ئەزیزی کەناڵی ئاسمانی پەیامە کاک دانیار. واللهی دوێنێ ژناوەکەیم لێ تێکسو سبحان الله ئەو خۆشی وەستاوە تەمان دوێنێ لەگەڵ کاک نەریمان و کاک دیارە دووجار لێم تێک جا بەس لێ بانگی ناکەی بڵی ناوە چییە؟ سوێن بەخوا کاکە گەردن مازاکە کاک دانیار تەمان زۆریش خۆشەویستە لەلام بۆ معلوماتت. ئامادەکاری ئەم بەرنمەیە کاک دانیارە یاخوا لەشی ساق بێ بەڕاستی ماندووە پێم وتۆ وتومە من وەکو خۆم بەش بە حاڵی خۆم لە خزمەتم هەر شتێکت پێویست بێ هیوای سەلامەتی بۆ خوازم. طبعاً ئەم بەرنمەیە لە سیڕۆژی مانگی پیرۆزی ڕەمەزان مەڕواننە پێشکەشکارەکان تەنها دوو پێشکەشکارن پێشکەشەکەن لە سەرەتای بەرنمەکەشەوە باسم کرد کۆمەڵێک خەڵک لە پشتی کامێرەوە لەم بەرنمەیە ماندوون بەڕاستی شێفەکان بوونیان هەیە بەڕاستی پێش هەمویان ئەتوانی بڵێن سپۆنسەرەکان داعمێک و پاڵپشتێکی سەرەکین بۆ بەرنمەکە کە زەیتی کاشۆ و خەسەخانەی بەخشینە ئەمجا شۆڕە بێتەوە بۆ ژووری دەرهێنان بۆ دیکۆر و ئامادەکاری ئەم بەرنمەیە کامێرەمانە بە ڕێزەکان. ئێمە بەڕاستی مانگی پیرۆزی ڕەمەزان وەکو چۆن پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرموویەتی ئەگەر برایەکی خۆشویست کەسێکی خۆشویست باپی بڵێ کە من خۆشم ئەوەی ئەمە سنەتە. ئێمەش من لەم یەشکوری ناس لەم یەشکوری لە هەر کەسێ سوپاسی خەڵک و هاوڕێکان و دۆستەکانی نەکە سوپاسی خۆشی نەکردووە لە مانگی پیرۆزی ڕەمەزانە و مێدەوارین خوای پەروەردگار هەموو ئەمە بە چاکە بنووسێ بۆ ئەو ستافە بەڕێزی کە لێرە ماندوونە ناسانە شەو ڕۆژە خەنە سەر یەک چونکە لە دوو بڕگەی جیاوازە ئەم بەرنامەی بەڕێوە ئەچێ هەم بە ڕۆژ و هەم بە شەو لە بڕگەی شەوانە زیاتر بابەتەکان عێرفانین ئەوەیشی کە ئێستا هەیە کۆمەڵک میوان و دکتۆر و مامۆسای ئاینی و قورئان خوێن دێنە ئەم ستۆدیۆیە خوای گەورە پاداشتی خێری بەڕێوەبەرایەتی و ستافی ئەم بەرنامەیە پاداشتی خێریان بداتەوە ئینشاءالله لەمەڕ ئەو ماندووبوونەی کە لەم بەرنامەیە ئەیبینن. بەڵای ماوەسە محموود من حەزەکەمەوە بڵێم کاک دانیار و هەموو برا بە ڕێزانی ترکە لەم کەناڵە ئیشەکەن بەڕاستی کاک دانیاری ترکەت بیرم ناچێتەوە تەواوە بەڵێن بێ یعنی هەمویان زۆرمانون یعنی هەر لە خواری خوارەوە هەتا ئیتە ستۆدیۆکەت لەگەڵتان ئیشەکانە بۆ ئاسانەکەن اینجا ڕازانەوەی ئەم ستۆدیۆ ئیشکردن تایە و پەخشکردنی کامێرەمانەکان بەڕاستیسە ئەمە سە بە ڕێزانە سێرەکەی بە پێوەن مستەمر ینی من دیقەتماوە ینی زۆر هیلاکن ئێمە دانیشین چوارمشکی دانیشین و قسەی قەڵەوقەڵەوەیان بۆکەین بەڵام ئەوان بەڕاستی زۆر مانون بە دەستکارەکەەوە خۆی گەورە پاداشتیان باتەوە اینجا هەر ئەمەش نییە ئێوارە تۆ شەو بە هەمان شێوە هەر سیگەوهر بەردەوامە هەر بێجگە بەرنمەکەش بڕگەکانی تری کەناڵی ئەسمانی پێیان کە خۆی بینێتەوە لە هەواڵ خۆی بینێتەوە لە بەرنمەکانی تر خۆی بینێتەوە لە بەشی کامێرەمان لە دەرەوەی نێو کەناڵ کە کاتێ بەرنمەیەک تۆمارەکەنەوەی هێننەوە نوێژی تەراویح ئەگوازنەوە هەموو ئەم چالاکیانە بەڕاستی ئەو فیچەر و هەموو گرینگە ڤیدیۆیی کە هەیە بەڵێ من پەیامێکم هەیە بۆ کارمەندانی خۆشەویستی ئەم کەناڵە زۆر دڵیان بە ئیشەکەیان خۆش بێت چونکە لە بەرامبەر ئەمەیە ئێستا کەناڵی تر هەیە کاتی خۆی و ماندووبوونی خۆی بەخەرجەدا بۆ کۆمەڵێک بابەتی بەڕاستی غەیرەدینی و بێبایەخ و دوور لە ئاینی پیرۆزی ئیسلام جابیەنە بەرچاوی خۆت تۆ
لە بەرامبەر ئەم ماندووبوونەی ئەیبینی چەند خی گەورە پاداشتن لە بەرامبەر داهات و موچەیەکی کەمیش ڕاستە طبعا من ماوەسە مەحموونای شارمۆ لە ئێوەش لە تەواوی بینەرانی خۆشەویستیشکە بەڕاستی زۆر مرتاحم لەم کەناڵەیە کە 4 ساڵە کاری تیاکەم ینی کۆمەڵێ برای زۆر خۆشەوی زۆر دڵسۆز زۆر ئیشکەر ینی لە ستۆدیۆ ڕاستە و خۆکانە لە ستۆدیۆکانی ترە لە هەموو بەشەکانی ئەم کەناڵەیە ئیشەکەن خۆی گەورەمەوە فەقیان بکە سەرکەوتویان بکە وەکو جەنابەت فەرمووتی عنی بە موچەیەکی کەم بەداهاتێکی کەم بەڵام مهمەوەی ئیشە جوانەکە بڕوات ئەم ئیشە ئەم ستۆدیۆ جوانە بەڕاستی لەکوێ دەسەکەوێت ئەم ماڵی گەورەمانەوە ئینشاءڵڵا خۆی گەورە سایە و سێبەری بهێڵێ بۆ خەڵکی مسلمانی هەرێمی کوردستان و ناوچەکانی دەروێ هەرێمی کوردستانیش ناوبڕمان هەیە کاک عادیل لە خزمەتانە زۆر باشە خۆشەویستان ناوبڕێکمان هەیە لە دوای ئەم ناوبڕەوە دەینەوە خزمەتان بینەرمان بن مرحبا مرحبا يا شهر رمضان مرحبا 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 أيا شهر الخير والبركة والإحسان مرحبا 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 أيا شهر التهليل والتسبيح وتلاوة القرآن مرحبا فتحت فيك أبواب الجنان وغلقت فيك أبواب النيران شهر رمضان الذي في القرآن هدى للناس وبينات من الهدى والفرقان يا حنان يا منان يا ذا الفضل والإحسان ثبت قلبنا على الإيمان نرجو عفوك والغفران يا حنان يا منان يا ذا الجود والإحسان ثبت قلبنا على الإيمان نرجو عفوك والغفران يا حنان يا منان يا ذا الكرم والإحسان ثبت قلبنا على الإيمان نرجو عفوك والغفران يا الله يا الله يا الله يا الله الله لا إله إلا الله محمد رسول الله الله لا إله إلا الله آدم صفي الله الله لا إله إلا الله نوح ناجي الله الله لا إله إلا الله إبراهيم خليل الله الله لا إله إلا الله إسماعيل ذبيح الله الله لا إله إلا الله موسى كريم الله الله لا إله إلا الله عيسى روح الله الله
رسول الله. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. تبارك الذي جعل في السماء بروجا وجعل فيها سراجا وقمرا منيرا وهو الذي جعل الليل والنهار خلفة لمن أراد أن يذكر أو أراد شكورا وعباد الرحمن الذين يمشون على الأرض هونا وإذا خاطبهم الجاهلون قالوا سلاما وعباد الرحمن الذين يمشون على الأرض هونا وإذا خاطبهم الجاهلون قالوا سلاما والذين يبيتون لربهم سجدا وقياما والذين يقولون ربنا اصرف عنا عذاب جهنم إن عذابها كان غراما إنها ساءت مستقرا ومقاما والذين إذا أنفقوا لم يسرفوا ولم يقتروا وكان بين ذلك قواما والذين لا يدعون مع الله إلها آخر ولا يقتلون النفس التي حرم الله إلا بالحق ولا يزنون ومن يفعل ذلك يلقى أثاما يضاعف له العذاب يوم القيامة ويخلد فيه مهانا إلا من تاب وآمن وعمل عملا صالحا فأولئك يبدل الله سيئاتهم حسنات وكان الله غفورا رحيما صدق الله العظيم. يا ربي خوار جزاوات وما سمحوا أجمعين ومصاجان خوات توفيق إن شاء الله إما
سەرەتای بەرنامەکەمان دایمە بە قورئان کۆتایەکەی بە قورئان و بە دوعا الحمد لله سپاسی خۆی گەوراکەین لەسەرەوە له الفضل والمنة ئەم نیعمەتە گەورە بەڕاستی ئینشاءالله ماوسە محمودیان کاتی دوعاکان هاتووە ئازانم ئەرە وەڵڵا من بێمە شوێنەکەی توێتر یاخوا بەخێر بێ واز لەو کورسیە بێنەوە بۆ کەس دەوامی نییە هەتا بۆ من هەیبێ خزمەتتان فەرموو مامۆستا یا خەوی بیسەڵە بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين إلهنا ربنا ظلمنا أنفسنا وإن لم تغفر لنا وترحمنا لنكونن من الخاسرين ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار ربنا إننا آمنا فاغفر لنا ذنوبنا وكفر عنا سيئاتنا وتوفنا مع الأبرار يا رب يا رب العالمين يا رب يمان يوم مناجات بكين لخزمتها بلام نايزانين فيرمان بك توفيقات وبركات توينري إله العالمين وڵامی پرسیارەکانمان دۆش دامانەکانمان هەر تۆی یەیتەوە ئیلاه العالەمین لە چ شوێنێ ڕجا و تکات بۆ هێنراوە و تۆ وەڵامت نەبووە یا ڕەب لە هەموو شوێنێ حوزوری بەرەکات و فیوزاتی تۆ هەبووە لە هەموو خێرەکە تۆ ناسیریت لە هەموو حاڵەکە تۆ ناظیریت ون بوو یەکنیت یا ڕەب حازیریت و بۆ گوناهەکان غافیریت بۆ نەنگیەکان ساتیریت بە ئیحسانی خۆتن نەکردوم یا ڕەب تا داوای بکەم بەسیرەتێ پێبەخشیوم پێشەوەی بەسەرم پێبەخشی بەس بۆ خۆم بەکاری ناهێنم خۆم گوناهبار و تاوانبارم تا نابینم لەوەتەی لە ماڵی اختیار و اختیباری دنیا دات ناوم بێ ئاگا نەبووی لێم یا ڕەب ئاگادار مەکەی بە خۆت ئیلاه العالەمین بە لوتف و بە ڕەحمی خۆت ئاگادار مەکەیتەوە یا ڕەبی گوناهێکە زیانە لەسرم زیادی ناکەی بە عەفوەی سڕیتەوە موسیبەت و گوناه و تاوانەکانیش بەلێ خۆشبوون و بە مەغفیرەتە سڕیتەوە لە قەدەری تاقەت پڕوکێنە سەبر و سەلوانەکەیتە حەڵوای ڕێگا و خامۆشیەکەی یا ڕەب دڵ بەڕەخنە و ناڕەزایەتی وێرانە بێت یا مغیث وەغیثنا یا ڕەبی تووشی مردنی تەوحید و مردنی تەوەکولی ناودڵ و ئیخلاص نەبین یا ڕەب العالەمین دینمان بپارێزە ئیمانمان بپارێزە دڵی ساغی ئیماندارانەمان پێ ببەخشە یا ڕەب العالەمین هەتا لە شەڕی شەیطانەکان دوور و تەریک بین یا ڕەب یا ئەرحەم الراحمین زۆر جار نەفسی ئەگۆڕێت و هەروەها نەسەبی ئەگۆڕێت نەسەبی ئەم نەفسەمان بخەرەوە سەر نەفسی حەزرەتی ئیبراهیم یا ڕەب العالەمین کە ئاگرت بۆ کرد بە کوێستان و ژیانێکی نوێت بۆ دروست کرد یا ڕەب یا ڕەبی خوای گیان سەعاتێکی سەبر و ئارامگرتن لوتف و نیعمەتی ساڵانێک عەتاءەکەی بەو کەسانی کە پیانە بەخشیت چونکە ئازایەتی سەبری مرۆڤێک بریتە لەو سەعاتی کە ئارامی تیاگرێ ئین الله مع الصابرین یا ڕەبی خوای گیان فەزڵت وەستانی نییە و بەردەوام لەسەرمان حازرە نیعمەتەکانەوەش وەکو شەختەبارانی ئەم بەهارە خۆشەویستەمان یا ڕەب العالەمین بەردەوام لەسەرمانە هەرگیز تەنیشتەکانی چۆڵ نەکردووی نیعمەتەکانت سوپاس بۆ تۆ ئەلحەمدولیلا لەسەر هەموو نیعمەتەکانت حەمد بۆ تۆ ڕجا و تکامان ئەوەیە کە بە کامی دڵوەرمان بگریت و لە نوقسانیەکانمان خۆش بیت و عەفومان کەی یا ڕەبی خوای گیان ڕێزی مسافرێکی هەڵە خەرجی وەکو ئێمە ئەگریت یا ڕەب العالەمین کە مناجات بکەین و لێیشمانی قبوڵەکەی ئەمە چه فەزڵ و گەورەیە کە ئەینوێنی شیفای نەخۆشەکانمانە دەیت لە کاتێکا کە ئەزانین نەخۆشیەکان زۆربەیان نەخۆشی ئیمانی و دەرونی خۆمانە کە ئەکەوێتە سەر جەستەمان و جەستەشمان شەکەت و هیلاکەکات یا ڕەبی خوای گیان
کە دەکەون بەنی دیوی ناباری و خراپەکاریە یا رب العالمین تۆ باشمان بۆ ئەکەیت و باشیمان هێنیتە ڕێ دوژمنەکانمان لەسەر کۆ ناکەیتەوە لطفت هەیە بەردهاوێژەکانمان لەسەر زیاد ناکەیت و سەترت هەیە گوناهەکانمان داپۆشیت و عەفوت هەیە لێ خۆشبوونی تۆ زۆر زۆر گەورەیە یا رب یا ربی خوای گیان تۆ کافیت بۆ ئەوەی کە هەموو شەڕ و خراپەکان لە ئێمە دوور بخەیتەوە یا ربی خوای گیان لە شەڕی شەیطانەکان و نەفس و هەوا و ئارەزوو بە دوورمان بگرە و دوورمان خەرەوە لە شتانەی ئەمان خاتە ناو جوغز و ناوکرۆک و مەغزی گوناه و تاوانەکان یا رب العالمین بە ئیمانەوە بمان گەڕەوە بۆ لای خۆت بە تەقوا و ئیخلاسەوە بمان گەڕەوە بۆ لای خۆت سەرفرازی دنیا و قیامەتمان بکە و یا ربی خوایە لە مردوەکانمان خۆش بکە ئێستا ئاتاجی ئەو دوعا خێرانن کە لەم شوێنە مبارەکە و لە دەستی پیرۆزی ئێوە و لە نەفەسی پاکی پێش بەربانگی ئێوە بەرزەبێتەوە بۆ مردوەکانتان دوعایان بۆ بکەن خوایە لێیان خۆش بە و عەفویان بکە یا ربی خوایە لە دایکان و باوکانمان خۆش بە لە برا و خوشکەکانمان خۆش بە ماڵ و مناڵمان مەحفوظ بکە ئیمانداران سەربەرزی دنیا و قیامەت بکە بە تایبەتیشم ئازیز و خۆشەویستانەی کەناڵی ئاسمانی پەیام ئەم برا ئازیز و خۆشەویست و سەربازە نەناسراوانی کە هەمیشە لە کار و لە پێشخستنی ئەم کەناڵیان تاوەکو و باشترین و جوانترین پێشکەش بە ئێوە بکەن و شاشەکانتان تەنەها ئەم شاشە جوانە بێت تا خێر و بەرەکەتتان دەست بکەوێت یا ربی خوایە سەرفرازی دنیا و قیامەتمان بکە ئیمانمان سەلامەت بکە شیفای نەخۆشەکانمان بدە یا ربی خوای جەناوانی ژیانی هاوسەرەتیان دروست نەکردو بە کەسی باشیان بگەێنە ئەوانەی نەخۆشن شیفایان بۆ بنێرە ئەوانەی ئازارێکی دەرونی و نەخۆشی دەرونیان هەیە خوای شیفایان بۆ بنێرە ئەوانەی خەم و خەفەتیان هەیە خەم و خەفەتەکانیان بڕەوێنەرەوە عاقبەتمان بەخێر بگێڕە عاقبەتمان بەخێر بگێڕە عاقبەت خێرمان کە یا رب عاقبەت خێرمان کە بۆ ڕۆژێک کە هیچ شتێ فریامان ناکەوێت تەنها فەزڵ و چاکەی تۆ نەبێت تەنها مەرحەمەتی تۆ نەبێت تەنها لێخۆشبوونی تۆ نەبێت بە لێخۆشبوونی خۆت دامان پۆشە یا رب لەم سەرما و سۆڵی گوناهباری و تاوانکاری ئێمە عەسرەیە یا رب العالمین یا ربی خوای گیان بەو خێمە و بەو بەتانیە و بەو شتانەی کەوا داپۆشەری ئیمانە یا ربی دامان پۆشە تاوەکو بەر سەرما و سۆڵە پڕوکێنەرەکەی ئەم زەمانە نەکەوین ئیلاهە العالەمین بەر فەساد و خراپە و شەهوەت بازیەکەی ئەم زەمانە نەکەوین یا ربی خوایە گەنجەکانمان بپارێزە لەوەی کەوا تووشی گوناه ببن یا ربی خوایە کچان و کوڕانمان بپارێزە لەوەی کە لە خشتە ببرێن ئیلاهە العالەمین دایکان و باوکانمان بپارێزە لەوەی کەوا عاقبەت شەڕ بن یا رب عاقبەت خێری بە نصیبی هەمومان بکە ئیمانمان سەلامەت بکە و عەفومان کە و لێمان خۆش بە اللهم آمين 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 يا مجيب السائلين سبحان ربك رب العزة عما يصفون وسلام على المرسلين والحمد لله رب العالمين والسلام عليكم